ئەو کاتتان باش بەڕێزان زۆر خۆشحاڵین کە دووبارە لە هەفتەیەکی تر لە سمینارەکانی ئەکادیمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری لەگەڵتانین بۆ ئەم هەفتەیە بابەتێکی زۆر گرنگمان هەڵبژاردووە چونکە پێمان وایە لە ئێستادا پێویستە گرنگی بە توێژینەوە زانستیەکان بدرێ بە تایبەتی هەوڵ بدرێ ئەو توێژینەوە زانستیانەی کە لەلایەن تۆژەرانی کوردستان و زانکۆکان و سەنتەرەکانی توێژینەوە و تەنانەت دەرەوەی زانکۆکانیش ئەنجام دەدرێت پێویستە بە دنیای دەرەوە بناسێنرێ. ئەمەش یەکێک لەو ڕێگایانە بریتە لە بڵاوکردنەوەی ئەو تۆژینەوە و لێکۆڵینەوانە لە گۆوارە نێودەوڵەتیەکان و جیهانیەکان بۆ ئەوەی خوێنەری زیاتر و کەسانی زیاتر دەستیان بۆ بە ئەنجامی ئەو توێژینەوانە بگە. بۆیە بیرمان کردەوە کەسێکی گونجاو بۆ ئەو باڵێن بابەتە هەڵبژێرین و دوای ئەوە کە قسەمان لەگەڵ بەڕێزکە دکتۆر عەباس کرد بە خۆشحاڵیەوە ئامادەی دەربڕی بۆی کە لەگەڵمان بێت بۆ باسکردنی چۆنێتی بڵاوکردنەوەی توێژینەوە لە گۆوارە زانستیەکان. بەڵام دەمەوێت لە پێناسەیەکی کورتی ئەکادیمیای مێگامایندتان بۆ بکەم لەگەڵ ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەشی دەکات. ئەکادیمیای مێگامایند پلاس لە سێ بواردا کار دەکات، بوارەکانی پەروەردە، ڕاهێنان و ڕاوێژکاری. لە ساڵی 2019ەوە مۆڵەتی فەرمی وەرگرتووە. ئەکادیمیایەکی سەر بەخۆیە هەوڵ دەدات لە ڕێگای ئەو خزمەتگوزاریانەی پێشکەشی دەکات لەو سێ بوارە و لەو سێ تەوەرەی کە باسمان کرد پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری بتوانین خزمەتێک پێشکەش بە کۆمەڵگەی کوردستانی و بە توێژەران و تەنانەت بە فێرخوازانیش بکەن. لە بواری پەروەردەدا خزمەتگوزاریەکانی ئەکادیمیا چەند خزمەتگوزاریی گشتی لە خۆ دەگرێت، لەوانە هەڵسەنگاندن و پێداچوونەوەی پرۆگرام و کتێب، دانانی پرۆگرام و کتێب، کۆنفرانس و کۆڕ و وەرکشۆپی پەروەردەیی و تەنانەت نووسینی بابەتی پەروەردەیی و بڵاوکردنەوەی ڤیددیۆی پەروەردەیی. هەروەها لە بەرنامەدا راپۆرتێکی پەروەردەیی ساڵانە ئامادە بکرێت لەسەر ئەو گیرگرفت و ئەو کێشانەی کە تووشی کردی پەروەردە و خوێندنی باڵا بووە و لەگەڵ ئەو چارەسەریانەی کە ئێمە پێمان وایە لە ڕێگای ئەو تیمە پسپۆر و شارەزایانە پێی گەیشتون. هەروەها ئەکادیمیا لە بواری ئەنجامدانی توێژینەوەی پەروەردەییش کار دەکات. جگە لەوەش ئەگەر هەر پرۆژەیەکی پەروەردەیی بێ لەسەر داواکاری لایەنێکی دیاریکراوی مەسەلەن دامەزراوەیەکی پەروەردەیی، زانکۆیەک، گۆزارەتێک یان هەر سنتەرێکی دیاریکراو بێ، ئێمە دەتوانین بەپێی ئەو پرۆژە پەروەردەیانە کاریان لەسەر بکەین. لە بواری ڕاهێنانیشدا ئێمە چەند پرۆژەیەکمان هەیە، چەند بەرنمەیەکمان هەیە کە پێشکەشی دەکەین لە بەپێی گونجانی کاتەکە خولی ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی ئالس، خولی ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی PTE، خولی وەرگێڕان، خولی وەرگێڕانی زارەکەی، هەروە خولی بەڕێوەبردننی کات و گەشەپێدانی مرۆیی، خولی چۆنیەتی بیرکردنەوەی داهێنەرانە و خولی چۆنیەتی ئەنجامدانی توێژینەوەی زانستی، نووسینی ئەکادیمی و داتا ئەنالیسیس یان شیکردنەوەی داتای توێژینەوە و زۆر خولی تری ئۆنلاین. دووبارە هەندێک خولیش لەسەر داوای تایبەتی ڕێکخرا و کۆمپانیا و ئەو لایەنە پەیوەنددارەکان ئێمە دەتوانین خولی تایبەت و پەیوەست بە کارەکەی ئەوان بکەینەوە. لە دوا بواریشدا خزمەتگوزاری ڕاوێژکاریەکان کە ئێمە کۆمان کردوونەتەوە لە چەند تەوەرێک، لەوانە پێداچوونەوەی زمانەوانی بۆ نامەکانی ماستەر و دکتۆرا و توێژینەوەکان، هەڵەچنی لینگویستیک ریڤیو، هەڵەچنی زمانەوانی پروفریدینگ، هەروەها پێداچوونەوەی زانستی ساینتیفیک ریڤیو، وەرگێڕانی کتێب و توێژینەوە وتار یان وەرگێڕانی بەڵگەنامە فەرمیەکان، چونکە ئەوانی لێرە کار دەکەن هەمویان مۆری وەرگێڕی یاساییان هەیە. دەتوانین هەڵەچنی و پێداچوونەوە بۆ کتێب و بابەتی وەرگێڕدراو بکەین، دابینکردنی وەرگێڕ بۆ کەسان و بۆ کۆنفرانس، هەروەها راپۆرتی پلەیجەریزم بۆ ئەو توێژینەوە و ئەو نامە و تێزە دکتۆرایانەی کە پێویستیان بە راپۆرتی پلەیجەریزمە. ئەوەش خۆتان دەزانن بە سۆفتوێری تایبەت و لەگەڵ جیهاتی فەرمی ئەنجام دەدرێت.
ئێمە دەتوانین هاوکاری دەستگا و زانکۆ و پەیمانگا و سنتەرەکانی توێژینەوە بکەن لە ڕێکخستنی کۆنفرانس و وەرکشۆپ و سیمپۆزیەمی تایبەت هەروەها وەکو ڕاوێژکاری بڵاوکراوە و بەرهەمەکان ئێمە زۆر زار پێداچوونەوەمان کردووە و دەیکەین یان وەکو ڕاوێژکاری زمانەوانی کار دەکەین دەکرێت پرۆپۆزەڵی تایبەت ئامادە بکەین بۆ وەرگرتنی گرانت و فەند لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یان لەو لایەنەی کە پەیوەندیدارن ئەمانە هەندێک بوون لەو خزمەت گوزاریانەی کە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری ئەنجامیان دەدات ژمارە تەلەفۆنەکان و ئیمێلەکان لەسەر شاشەکان دیارن ئەوەی ئەگەر پێویستی بە ڕوونکردنەوەی زیاتر بوو یان ئەگەر کارێک هەبوو دەتوانن پەیوەندی بکەن زۆر بە کورتی دەمەوێت کە دکتۆر عەباس بناسێنم هەرچەندە خۆی زۆر لەگەڵ بەخۆدا هەڵگوتن نییە بەڵام شایانی ئەوەیە بەڕاستی پێدا هەڵبگوتێت چونکە بە تەمەنێکی کەم پلەی زانستی پرۆفیسۆری یاریدەدەرە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر عەباس بورهان قادر کە هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە بوارێکی زۆر هەستیار کە بواری فیسیۆلۆژیای گردیلەییە ئێستا لە بەشی بایۆلۆژی کۆلیژی زانست لە زانکۆی سەلاحەدین کار دەکات ئەندامە لە دەستەی توێژینەوەی شێرپەنجەی ئەوروپی هەروەها سەرقاڵی توێژینەوەی سەرپەنجەییە لە گروپی کوردۆکان کە بۆ دیاریکردنی هۆکارە بۆ ماوەیەکانی شێرپەنجە لە کوردستان بە تایبەتی تا ئێستا زیاتر لە 20 توێژینەوەی ئەکادمی بڵاو کردوتەوە 10 توێژینەوە لەوانە لە گۆڤارە نێودەوڵەتیەکان بڵاوکراوەتەوە بۆی ئێمەش پێمان باش بوو سوود لەو ئەزمون و شارەزایی کە دکتۆر عەباس وەربگرین بزانین چۆن ئەو توێژینەوانەی خۆی بڵاو کردوتەوە یان ڕێنمایی و ڕاستپاردەکانی چین بۆ ئەو توێژەرانەی کە حەز دەکەن لە داهاتوودا ئەو توێژینەوانەی کە هەیەە ئەوانش بتوانن لە گۆڤارە جیهانیەکان بڵاوی بکەنەوە من نامەوێت کاتی کاک دکتۆر زۆر ببەم کاتەکەمان ئەگەر بکرێن نزیکەی 45 دقە بۆ 50 دقەیە کاک دکتۆر قسە بکات دوای ئەوە نیم ساعتێکیش بۆ پرسیار و وەڵامەکان دادنێن پرسیارەکان دەکرێت بە نووسین بێ لە چاتی ئەو زوم میتینگە یان دواییش بە دەست بەرزکردنەوە بێ چێ زووتر دەستی بەرزکردەوە دەتوانین چەند پرسیارێکیش لەوان هەڵبگرین زۆر سپاس کاک دکتۆر عەباس ئەگەر ئامادە بێ مایکەکەی بکەنەوە برادەران تاکو کاک دکتۆر عەباس سلایدەکانی خۆی شێر بکە و دەست پێ بکە لەگەڵ بەڕێزان هەر بۆ زانیاریشتان نزیکەی 240 کەس خۆی تۆمار کردووە هەر ئێستا 150 کەس لە سەرخەتە لەگەڵمان بە سوپاسەوە کە ئەوە پەرۆشی تۆژەران و پەرۆشی مامۆستایان دەردەخا بۆ ئەو بوارەی کە ئێمە هەڵمان بژاردووە قسەی لەسەر بکەین کاک دکتۆر عەباس بفەرموو زۆر سپاس دکتۆر جان دەستەکانتان خۆشبی دەستی ڕێکخراوەکەتان خۆشبی سپاسیشتان دەکەم کە منتان داوت کرد بەڕاستی کە دەبینم تەمەشایەکی ئەو ناوانم کرد ئەمیان برادر و مامۆستانە و عەزیزن بە تایبەتی گروپەکی باشیان ئەوانە نەکە لە پێداگۆجی تابی خۆمان بوونە زۆر خۆشحاڵم ئەو بابەتەی کە ئەمنتان داوت کردێ لە بۆی ئەوڕۆکە بابەتەکە لە سەرتاپا مامۆستایان ڕۆژانە تاوتوێ دەکەن بەڵام زۆر جاران لەبەرن ئەوەی کە نازانم بە چ ڕێیەکدا بڕۆن ماندوو دەبین هەمومان پێکەوە ماندوو دەبین دوێ من وەکو ینی ئەو خبرەی کە هەمە هەرچەندە لەوانەیە زۆر کە لێرەدا هەیە ئەو مامۆستانی خبرەی زۆر لە من باشتریشی هەبی بەڵام ئەوەی کە ئەمن دەیزانم و ئەوەی کە فێر بوومە و لە ئەنجامی ئەو توێژنەوانەی کە نەشرمان کردیە ئینشاءڵڵا محاولە دەکەین سوودێک لە یەکتری ببینین کە ئەو ئیشەشی دەستە جەمعیە یعنی تیم وەرکینگە دکتۆر جان ئەمن ناتوانم شێرکەم ئەگەر ڕێم پێ بکەن زەمان دەتوانین برادەران تاوا دکتۆر جان دەست خۆش ئەو بابەتەی کە من ئەوڕۆکە باسی دەکەم مامۆستایان لەسەر بڵاوکردنەوەی توێژینەوە لە گۆڤارە جیهانیەکان تەنها ئەمن باسی گۆڤارە جیهانیەکان دەکەم باسی لەو جۆرەکانی دیکە گۆڤارەکان ناکەم بەڵام بەتەکید یعنی پێویستمان پێ دەبی محاولە دەکەم زیاتر ئەو ئیشانەیە کە دەیکەم هەر هەمووی بە عەمەلی بی ئەوەندە پێمان بکردێت یعنی بە پراکتیکی بی هەر شتێکی کە پێویست بوو لێرە لینکەکەتان لە بۆ دادنم یە خاڵی زۆر گرنگکە دائیمەن ئەمە
يعني وا فێربووین لە پێداگۆژی یەکەم شت بڵێن هەدەفمان چییە یان ئاوتکەممان چییە دەمانەوێت لە کۆتایی ئەو محاضەرەیە چ بکەین ئەمیش بەوەی بەدەست پێ دەکەم کە مامۆستایەکی زۆر بەڕێز کە لە ئەمریکا گەڕا بۆ گوتی ئەو جملەیە ژیانی منی گۆڕی کە لەسەر دەرگای زانکۆی واشنگتن دیسی نووسرا بوو how do we transfer our high school to a university يعني ئایا جیاوازەکە چییە یعنی چیەوە دەکات کە های سکول ببتە یونیڤرسیتی نووسیبیان زۆر بە گەورەی ریسێرچەوە دەکات ریسێرچەوە دەکات وڵاتەکەت بگۆڕی ریسێرچەوە دەکات کۆمیونیتەکەت بگۆڕی بە تایبەتی ئەوەی کە ئەمە باسی دەکەین لە ئاستی زانکۆ ریسێرچەوە دەکات ئاستی زانکۆ بگۆڕی مامۆستایانی بەڕێز ئامادەبووان لەوانەیە هەندێکتان لە دەرەوەی زانکۆش بن ئەو بابەتەی کە ئەوڕۆ من باسی دەکەم هیوادارم هەمووتان یعنی هەمووتان سێ وێبسایت هەیە سێ شوێن هەیە کە سێ شوێنی زۆر بەناوبانگن ئەوانە هەمان ئەو شتێک کە ئەوڕۆ من باسی دەکەم ئەو بابەتەیە من باسی دەکەم بەڵام ئەوان بەخول دەیکەنەوە یەکەمیان بریتێ لە ریسێرچەر ئەکادمی هی دووەمینیان بریتێ لە ئۆثەر ئەکادمی هی سێمینیشیان بریتە writing your article for journal publication هی IEEE وێبسایتەکانی هی یەکەمینیان ئەویان هەوە ئەوە وێبسایتی ئلسیڤێرە ئەگەر بزانن ئلسیڤێر ئەو وێبسایتەی دانایە خولەکە ئەو خولە لە چەندین مۆدیول پێک دێت ئەو مۆدیولانە هەرێکە و باسی شێوەیەک لەو شێوانە دەکات کە ئەمە ئەو ڕۆکە دەمانەوێت باسیکەین ئێستا من محاولە دەکەم هەر هەموو ئەو لینکانە لە چاتەکان لە بۆتان دابنێم دەتوانن ئێستا لە چات هەمان لینک ببینن ئەوە هی یەکەمینان هی ئلسیڤێرە پەبلیشەری ئلسیڤێرە و لە کۆتایی خولەکانیش هی دووەمینیان هی سپرنگەرە بە هەمان شێوە ئەویش لە دوو بەش پێکهاتیە بەشی یەکەمینە باسی چۆنێتی نووسینەوە دەکات بەشی دووەمینیشیان باسی ئەوە دەکات کە چۆن ببیە ڕڤیوەر لە کۆتایی هەر خولەکی لەو خولانە کە بەشداری تێدا دەکەی شەهادەکە دەدات یعنی سەرتیفیکەیتێ دەداتێ بەڵام خولەکە ماوەکی باشی دەوێت لەوانەیە 2 هەفتە 3 هەفتێ بێ بەڵام زۆر سوودی لێ دەبینن سەرەڕای ئەوانە ئێستا بە خۆتان دەزانن یعنی موک ماسف ئۆپن ئۆنلاین کۆرسس ئەوە بوویتە شتێکی ئاساسی یعنی زانکۆیەکان ئێستا منافەسەیتان چێ زۆرترین کۆرسی دانێ بە تایبەتی ئەو دوو کۆرسێرا و EDX کە زۆر مەشهورە دەتوانن بڕۆن لە ڕێگەی ویەوە کۆرسی زۆر باشی تێدا دەربارەی ئەوەی کە چۆن بەحث نەشر دەکەی لە بۆ مجللاتی جیهانی بەڵام سەرەڕای هەموو ئەوانەی کە ئێستا باسم کرد باشترین ئەپلیکیشن لەوەی مامۆستا هەردەم خۆی ئەپدێت بکاتەوە بریتە لەو ئەپلیکیشنە یعنی ئەمن هیوا دەخوازم لە پاش ئەو سیمینارەی هەموو مامۆستایان ئەو ئەپلیکیشنیان هەبی کە ناوی ریسێرچەرە ئەوە نیشانەکەیتی ئەوە لۆگۆیەکەیتی مامۆستایانی بەڕێز ئەو ئەپلیکیشنە ئەوە هەیە لە ئەپڵ هەیە و هەروە ئایپیکەیشی هەیە دەتوانن داونلۆدیکەن کە دەچێ ناوێ پێ دەڵێ چ بوارێک ئەتوتەیدا توێژینەوە دەکەی لە بۆ نمونە دەڵێ لە بواری بزنس کە دەڵێ بواری بزنس دەڵێ کامە جۆرناڵ دەتەوێت لە بواری بزنس هەڵبژێری جۆرناڵەکانی بواری بزنست پێ پیشان دەدا ئەوانەی کە جیهانینە هەموو ڕۆژێک ئاخر توێژینەوە کە بڵاو دەبتەوە لە بۆتان دەنێریە زۆر شتێکی باشە ینی ئەمن هەموو ڕۆژێ لەو بوارەی خۆم دەزانم لە ڕێگەی مۆبایلەکەمەوە چ توێژینەوەک بڵاو کرایتەوە هیوادارم یعنی هەمووتان ئەوەتان پێبی ئەپدێتتان دەکاتەوە هەموو کاتێک ئەپدێتتان دەکاتەوە مامۆستایان ئەمە وەکو گوتم ڕێگاکانی بڵاوکردنەوەی توێژینەوە زانیاریەکە کە ئەگەر بزانی زۆر شتت لە بۆ ئاسان دەکا دوای ئەوەی کە یعنی پێیدا ڕۆیشتین و چەندین توێژنەوەمان بڵاو کردەوە و دیتمان بەسەراحەت بڵاوکردنەوەی توێژینەوە دەبی بە 3 ستێپدا بڕۆوە 3 ستێپێک پێش ئەوەی ئامادەی بکەی وەکو گاپەک لە بڵاوکردنەوەی توێژینەوە لە کوردستان ئەو ماوەیە کە ئەمن لە گۆڤاری زانکۆژ ئیشم کردیە کە نزیکەی 4 ساڵ زیاترە ئەو گاپە لۆمان ڕووبیتەوە مامۆستایانی زانکۆکانی خۆمان ڕاستەوخۆ دەست بە نووسینەوەی توێژینەوە دەکەن لۆیش زۆرترین کێشیان لەو توش دەبی بەڵام زۆر گرنگە پێش ئەوەیە تو توێژینەوە بنووسیەوە پێویستە
پێش ئامادەکردنەکەی هەندێک خەڵ هەیە بیکەی هەندێک شت هەیە بیکەی پاشان بڕۆی ئامادەی بکەی پاشان بزانی بە شێوەیە پەبلیشی دەکەی یعنی سێ ستێپمان هەیە before preparation article preparation لەگە publishing ئەوە زۆر گرنگە بەنسبەت before preparation چەند خاڵێکی تێدایە بەڵام ئەوەی کە ئەمن دەمەوێ فۆکەسی بکەمە سەری ئەوش ئەوەیە selecting a journal بەڕاستی ئەگەر بێت و پێش ئەوەی نووسینەوە بکەی جۆرنەڵ هەڵبژێری 150 ڕێیەکەت لۆ ئاسان دەبی مامۆستاینە 150 ڕێیەکەت لە بۆ ئاسان دەبی هەڵبژاردننی جۆرنەڵ زۆر ئاساسیە کە ئێستا من بە کورتی هەندێکتان لە بۆ باز دەکەم هەموو مامۆستایەک کە بەحث دەنووسەوە لە بۆ هەر جۆرنەڵێکی دەوێ هەر ئارتیکڵە کە دەتەوێت بینووسیەوە ئەو ئارتیکڵە چەند سەرچاوەیە کە هەنا کە باشترین سەرچاوانە هەتاوەکو ئێستا کە ئەمن دیتبیتم بەنسبەتی ئەوەی ئایا لاینی زانستی مەبەستم زانستی لەوانەیە هەندێکتان لێ هیمانەتی بی هەماشتە ئایا لاینی زانستی توێژینەوەکەت بە چ شێوەیەک بەرەو پێشی دەبەی کتێبەکەیە بە ناوی Writing Scientific Research Article Steps and Strategy and Steps ئەمە لە گروپی کوردەکان ئەومان کردیتەوە کوردی ئیشاڵڵا ماوەشی دیکە ینی بە چاپ دەگا لە ڕێگەی زانکۆی سەلاحەدینەوە کتێبی دووەمینیان کە گەورەترین کێشەی مامۆستایانی زانکۆیە بریتێ لە زمان زۆرترین ڕەخنەی لێ دەگیرێ لەلایەن جۆرنەڵەکانەوە ئەویش باشترین کتێب بریتێ لە Writing Research Article for Publication کتێبەکە لەلایەن Asian Institute of Technology نووسرایە لە بۆ ئەو کەسانەی کە زمانی یەکەمینیان ئینگلیزی نییە دەتوانن ئەو کتێبە هەردوو شفریە ئۆنلاینە دەتوانن داونلۆد بیکەن لە پاش ئەو سیمینارەی سێمی شت کە زۆر جار مامۆستایان تێدا سەرکەوتوو نابن بریتە لە ڕایتینگ ستایل ڕایتینگ ستایل ئێستا ئینشاڵڵا دواتر لە بۆتان باز دەکەم پێیپەرێک هەیە کە ئەمن زۆر جاران لە پێداگۆجیش تەرکیزی لەسەر دەکەم ئەو پێیپەرە پێی دەگوترێت how to write your first research paper چۆن یەکەمین توێژینەوەی خۆت دەنووسیوە لە بۆ گۆڤارێکی نێودەوڵەتی ئەو پێپەرێکی زۆر باشە لە مجەلێکی زۆر ئیمپاکت فاکتەری بەرز نەشر کردرایە دواتر دەتوانن داونلۆدی بکەن ئەو پێپەرش فریە ینی فری دەتوانن داونلۆدی بکەن تکایە پێش ئەوەی توێژینەوەکە دەست پێ بکەی لایبرەرێکی تایبەت بە خۆت هەبی بە بەکارهێنانی یەک لە ڕفرنس مەنیجمنت سیستەمەکان چکە لێرە من ئەوەندە مەجالم نییە باسی ئەوەی بکەم لە بۆ نمونە ئێنۆتە زۆتیرۆیە هەر مندەلیە هەر لەو ڕفرنس مەنیجمنت سیستەمانە چونکە یەکێک لەو کێشانەی کە دێتە پێشمان وەکو توێژەر کە بەحث نەشر دەکەین بریتە لە فێک جۆرنەڵ بەکارهێنانی گۆڤارە فێکەکان بەڵام ئەگەر ئەهات و ئەتو ئێنۆتت بەکارهێنا ئێنۆت ناهێلی یا مندەلی بە زۆری ناهێلی ئەو گۆڤارە فێکانە بێتە ناوێ ئەگەر کاتە چی دیکە مەجال هەبوو دەتوانین ئەوەی بە تەفسیلی باسکەین پاشان بە چ شێوەیە گۆڤار دەدۆزینەوە ستێپی یەکەم یعنی پێویستە لە سەرمان ئەمە بزانین گۆڤاری نێودەوڵەتی چییە ئەوە کە زۆر زڕوریە ئەمە بزانین بە چ شێوەیەک دەتوانین گۆڤارە نێودەوڵەتیەکان بدۆزینە مامۆستاینە ئێستا لە کوردستان بە تایبەتی لە وەزارەتی خوێندنی باڵاش دەیانەوێت تەسنیفەک لە بۆ گۆڤارەکان دانێن گۆڤارەکان بەو شێوەنە گۆڤاری DOI ئەوانەی کە تەنها DOIیان هەیە ئەو گۆڤارانە هەموو فێک جۆرنەڵەکان DOIیان هەیە لەگەڵ لۆکەل جۆرنەڵەکانش هەندێکیان تەنها DOIیان هەیە ستێپی دووەم لەوی باشتر بریتە لە DOIJ کە بریتە لە Directory of Open Access Journal ئێستاکە هەندێک لە گۆڤارە لۆکەڵیەکان توانیتیان بچن DOIJش پەیداکەن طبعا DOIJ ستێپەکی باشە لەبەر ئەوەی هەندێک مواصفات هەیە لە گۆڤارەکەتدا نەبی ناتوانانی بچێناوێ یعنی خراپترینی ئەوەی DOI هەبی هیچ نییە هەموو گۆڤارە فێکەکانی شەیتیان سێمین لە پاش DOIJ بریتە لە سکۆپەسیش داتابێزەکە ئێستا دواتر بە کورتی باسی دەکەم داتابێزەکە کە ئەو داتابێزە هی پەبلیشەرەکە ناوی ئیلسیڤیرە لە هۆڵندا ئەویش مستەوایەکی زۆر باشە بەڵام لە هەمیان باشتر بریتە لە کلاریڤێت وێب ئۆف ساینس کە ئەویش ئیمپاکت فاکتەریە کەواتە ئەمە دەبی خەونمان
یان ئایدیای خۆمان ئەوها لێ بکەین کە بەحثەکانمان تەنها لە بەرزترینەوە دەست پێ بکەین. یعنی ئەمە قبول نەکەین بەحثەکانمان لە ئیمپاکت فاکتەر زیاتر بەولاوە نەشر بکەین. ئەگەر زۆر ئەوانەی پێشتر بمانەوێت بەحثەکانمان بهینین لە مستەوای سکۆپەس. واضحە؟ بە چ شێوەیەک ئەمە بتوانین هەرێکێک لەوانە بدۆزینەوە؟ بە چ شێوەیەک دەتوانین هەرێکە لەوانە بدۆزینەوە؟ بەڕێی من وێبسایتی وەزارەتی خوێندنی باڵا کە بریتێ لە وێبسایتی نورکەی ئارجی دۆکیومنتس، وێبسایتێکی زۆر چاکە لەو بوارەی، یعنی شتێکی باشە. ئەوەش لینکەکەیتی لە چات لە بۆتانم دانا. لێرە هەموو تەصنیفەکانی تێدایە، هەر هەموو تەصنیفەکانی تێدایە. واضحە؟ چ جۆرە جۆرنەڵە دەوێت لە ئیمپۆرتان دیلیت دواتر دەتوانی بڕۆی ناوێ. ئەم بەڕاستی نامەوێت کاتی بۆی بگرم چکە زۆری دەوێت. ئەوە یەکەم شێوەیە کە بتوانین ئەمە جۆرنەڵەکی تێدا ئەوە بکەین. ئەوە زۆری یەکەمینە. کەواتە لێرە لە ناو وەزارەت فێکی دانایە، DOJ دانایە، ئیمپاکت فاکتەری دانایە، سکۆپەسیشی دانایە، هەموو لیستەکەی دانایە. بەڵام هەندێک مامۆستای بەڕێز بەڕاستی زۆر مهمە کە زیاتر بزانن دەربارەی فێک جۆرنەڵ. لینکەکەیە بە ناوی بیلس لیست کە عالمەکە معدل بەحث دەکات لەسەر مجەلە فێکەکان. بیلس لیست، ئەو بیلس لیستە ئەگەر سێرچی هەر جۆرنەڵێک بکەی، سێرچی هەر جۆرنەڵێک بکەی لە ناو بیلس لیست هەبوو، ئەو کاتی ئەو جۆرنەڵە فێکە. یعنی هەر جۆرنەڵێک لێرە هەبوو فێکە. باشە مامۆستاینە؟ یعنی مەسەلەن پەبلیشەر زۆربەی هەر زۆری فێک جۆرناڵەکان بە شێوەی پەبلیشەر هەنە، لەبەر ئەوەی زوو کەشف دەبن کە توانای مادیشیان نامینێ دای دەخەن. ئەوە لیستەکەی کەواتە هەر لیستێک لێرە هەبوو ئەوە فێکە. و هەندێک شان هەیە تاکە جۆرنەڵن پێیان دەگوترێ ستاند لۆن جۆرنەڵ، ئەو کاتی ئەوەش دەتوانی لێرە بدۆزیتەوە. کەواتە هەر شتێک کە ویستت بزانی ئایا جۆرنەڵەکە لە لیستی فێکدایە، لەو لیستەیدا هەبوو ئەو کاتی یەکسەر دەزانی فێکە. ئەوە بەنسبەتی وەی. بەڵام بەنسبەتی ئایا کو ئەمە فێکمان زانی، کو بزانین ئایا سکۆپەسە یان ئیمپاکت فاکتەرەکە. زۆربەی مامۆستایەکان کێشان لێرە هەیە. بەنسبەتی سکۆپەس ئەمە گۆڤارەکانی کە لە ناو سکۆپەسن دەتوانین لەو لینکە بیان دۆزینەوە مامۆستاینە. گۆڤارەکانی کە لە ناو سکۆپەسن دەتوانین لێرە بیان دۆزینەوە. ئەوە هەر گۆڤارەکە دەوێ ناوەکەی لێرە بنووسە، هەر گۆڤارەکە دەوێ ناوەکەی لێرە بنووسە، ئەتوو دەتوانی گۆڤارەکەی بدۆزیەوە. وازحە مامۆستاینە؟ هەر گۆڤارەکە دەوێ ناوەکەی لێرە بدۆزەوە بنووسە. ئەگەر دیتیەوە ئەوەی یعنی سکۆپەسە، ئەگەر نەیدیتەوە یعنی سکۆپەس نییە. زۆر جار بە شێوەی دیکە دەتوانین ئەوە لیستەکەیە ئەگەر سەیری ئێرە بکەن دەبینن لەناو ئەو لیستەی لێرە نزیکەی 3891 جۆرنەڵمان هەیە لە ناو سکۆپەسە. هەر مامۆستایەک دەتوانی بە شێوەی حەسەب اختصاصی خۆی لێرە هەموو اختصاسەکانی تێدایە، مرۆڤایەتی، سایکۆلۆژی، توبی، هەندەسی، هەموو شتێکی تێدایە. دەتوانی لێرە بگەڕێ یان دەتوانی لێرە زیاتر لە اختصاسی دقیقی خۆی بگەڕێ. مەسەلەن ئێستا کابرایەک دەیەوێت، مامۆستایەک دەیەوێت لە ئەپلاید ماتماتیکس بگەڕێ. کلیکە لەسەر ئەپلاید ماتماتیکس پێ دەڵێت 506 گۆڤارە هەیە لە ناو سکۆپەسن، ئەوانە گۆڤاری باوەڕ پێکراون. یەک نقطەی زۆر زۆر مهمەیە حەزم لێ بەڕاستی، یعنی ئەو نقطەیە ببتە سەقافەتێک لە لای مامۆستای زانکۆی خۆمان. مامۆستاینە زۆر جاران ئیمپاکت فاکتەر کێشەک لە بۆ مامۆستای دروست دەکات، لەبەر ئەوەی ئیمپاکت فاکتەر وەکو سکۆپەس نییە بێ گۆڤارەکان بە شێوەی اختصاص جودا بکاتەوە لە یەکتری، بە شێوەی اختصاص لە یەکتری جودا بکاتەوە. نزیکەی 12,000 جۆرنەڵمانەیە، هەر هەمووی لیست کرایە. بەڵام لێرە ئەو 506 جۆرنەڵی کردیتە 4 بەش، یعنی دابەشی 4 دەکەم. بەشی یەکەمینیان ناو لێ دەنێ Q1، Q یعنی کوارتەر، یعنی جزئی یەکەم. کەواتە هەر جارێک ئەمە گوتمان Q1 یعنی لە اختصاصی ماتماتیکس Q1ەکان باشترین جۆرنەڵن لە بوارە. وازحە؟ کەواتە ئەوە Q1کانن، ئەتوو دەتوانی ئەگەر ئەو هاش نەبی لێرە لەسەرەوەی ژمارەکەی داونلۆد داتایە، کلیک لەسەر داونلۆد داتا بکە، هەموو جۆرنەڵەکانت لۆ دەکاتە ناو یەک ئەکسل فایل. زۆر زۆر ئاسانە. ئەوە بە نسبەتی چۆنێتی ناسینەوەی
گۆڤارەکانی کە لە ناو سکۆپەسن. خاڵەکی دیکە کە زۆر جار مامۆستا داوای دەکات ئەدی ئەمە و گۆڤارەکان بناسینەوە ئەوانەی لە ناو ئیمپاکت فاکتەرن مامۆستاینە ئەمە دواتر دەتوانم ئەو لیستتان لەگە شێر بکەم کە زۆر ضروریە هەمووتان هەتانبی. ئەوە لیستی هەموو گۆڤارەکانە کە ئیمپاکت فاکتەریان هەیە. هی ساڵی چەند؟ هی ئاخر ساڵ کە 2019 دوای لۆتان باز دەکەم لە 2019 کەواتە هەر کاتێک ئەتوو هەر گۆڤارەکە دویست تەنها کۆنتترۆل ئێفی داگرە ناوی گۆڤارەکەی بنووسە ئەگەر لەو لیستەی هەبوو کەواتە ئیمپاکت فاکتەری هەیە. بەو شێوەیە ئەمە دەزانین ئایا گۆڤارەکانمان فیکە، ئایا گۆڤارەکانمان سکۆپەسە، ئایا گۆڤارەکانی ئەوەی کە ئەمە دەمانەوێت تێیدا بنووسین گۆڤارەکانمان ئیمپاکت فاکتەریە. بەڵام بەڕاستی یعنی هەندێک جار هەیە هەجێی دەستخۆشیە زانکۆی کۆیە شتێکیان کردیە کە زۆر جێی دەستخۆشیە هی زانکۆی کۆیە ئێستاکە ئەپلیکیشنێکیان دانایە هەم ئۆنلاینە هەمیش لە بۆ ئەپیش یعنی وەکو لە بۆ مۆبایلیش دەبی ئەو ئەپلیکیشنە هەمووتان دوایە دەتوانین داونلۆدیکەن ئەپلیکیشنەکەی کە داونلۆدی دەکەی هەر گۆڤارەکە دەوێت هەر ناوەکت لەلا هەیە بەس ناوەکەی بنووسە یەکسەر پێ دەڵێ لە بۆ نمونە ئێستا من لەسەر کانسەر ئیش دەکەم تەنها دەنووسم کانسەر تەواوە بەس دەنووسم کانسەر لێرە یەکسەر پێ دەڵێتن 106 جۆرنەڵمان هەیە ئەوانەش جۆرنەڵەکانن کەوا ئیمپاکت فاکتەریان هەیە وازحە. لە ناو سکۆپەس 238 جۆرنەڵمان هەیە وەرە خوارێ لە ناو DOAJ 62 جۆرنەڵمان هەیە کەواتە ئاسان بووە یعنی ئێستا شتەکە زۆر ئاسان بووە بە ئاسانی ئەتوو دەتوانێت هەر یەکە چیشت لەوانە دەتەوێت توێژنەوەی خۆتی تێدا بڵاو بکەیەوە ئەوە جۆرنەڵەکانە کلیکی لەسەر بکە یەکسەر دەدباتە نا ئەوەی معلوماتەکانت بە کاملی دەداتێ دەتوانێت ئەتوو جۆرنەڵەکەشی تێدا دەربهین یعنی لینکی جۆرنەڵەکەشی تێدا دەربینی. بەو شێوەیە ئەمە دەزانین ئایا جۆرنەڵەکەمان لە چ ئاستەکیدایە پێش ئەوەی ئەمە بڵاوی بکەینەوە پێش بڵاوکردنەوە. خاڵەکی دیکە مامۆستایان زۆر جاران بەحث دەنێرن کە ئەوە نقطەکە زۆر کەس پرسیار لە منیش دەکات مامۆستایان زۆر جار توێژنەوەکانیان دەنێرن لە بۆ هەندە گۆڤارەکان هەیە بە هەفتەی ڕەفزی دەکاتەوە هەیە پاشمانگێکی ڕەفزی دەکاتەوە لێ ئەمن پێم باشە بزانین پێش ئەوەی ئەمە بەحث بنووسینەوە دەبی بزانین چێ ئیش دەکات مامۆستاینە یەکەمین کەس کە لە ناو گۆڤار ئیش دەکات پێی دەگوترێت ئیدیتەر ئینچیف کە کەسەکە یەک کەسە ئەوە باسی مجەلاتی عالەمی دەکەم ئەمە باسی لۆکەل جۆرنەڵ ناکەم کە زۆر جاران ئیدیتەر ئینچیفەکان هەر نازانن گۆڤارەکە چی تێدایە. هەر کاتێک بەحثت لە خلالی 3 ڕۆژ لە بۆ هەفتەک بەڕەفزی لە بۆ هاتەوە ئەوە ئیدیتەر ئینچیف بەحثەکەی توی ڕەفز کردیە مامۆستاینە هەر کاتێک بەحثت بەڕەفز لۆ هاتەوە لە مودەی کام ئەوە ئیدیتەر ئینچیف ڕەفزی کردیە طبعاً 20% ڕەفزەکان لە هەموو دنیای ئیدیتەر ئینچیفە. ئەگەر هاتوو توانیت پاسی بکەی ئەوە بەحثەکەی دەنێری لە بۆ ئیدیتەر مەجموعە کەسەکەن ئیش دەکەن لە ناو گۆڤار ئەوانە هەڵدەستن خەڵکێک دەبینەوە کە پێیان دەگوترێت پیر ڕڤیوەر بەداخەوە گۆڤارەکە لۆکەڵیەکان لۆ ئەمن دەڵێن بەس بڕۆنە ئینتەرناشناڵ گۆڤارە لۆکەڵیەکان ڕڤیوەریان هەیە پیر ڕڤیوەریان نییە. جیاواسی چیە لە نێوان ڕڤیوەر و پیر ڕڤیوەر با بڵێن لە بۆ نمونە مامۆستایەکمان هەیە لە بەشی فیزیایە بەحثێکی دەنێری لە بۆ مجەلەکی ئەو مجەلەیە دەینێری لە بۆ مامۆستایەکی لە بەشی فیزیایی بەڵام لە اختصاصی نییە بەس لە بەشی فیزیایە ئەوە پێی دەگوترێت ڕڤیوەر. بەڵام ئەگە بینێری لە بۆ مامۆستایەکی هەمان ئیشی ئەو کەسە بکە ئەوە پێی دەگوترێت پیر ڕڤیوەر وازحە پیر ڕڤیوەر. طبعاً ئەوان 6% هۆکاری ڕەفزیوان ڕڤیوەر لەبەرەوەی یان وەکو باسم کرد محتەوای علمی باش نییە یان ئینگلیزیەکەی باش نییە لە بە ئەو دوو سەبەبەی ڕەفزی دەکاتەوە. بەڵام هۆی چییە ئیدیتەر ئینچیف لە خلالی مودەی کەم بەحثەکەی تو نەشر دەکا عفو بەحثەکەی تو ڕەفز دەکا لەبەر ئەوەی ئەتوو نەتزانە ستایلی ئەو گۆڤارەی چییە. ستایلی گۆڤار زۆر ضروریە هەموومان ستایلی گۆڤار بزانین ئەگەر بێت و ئەو هەر ئەو جۆرنەڵانەی کە با بڵێن لە ناو هەر یەکێک لەو جۆرنەڵانەی کە ئەمە دەمانەوێ هەڵی بژێرین لێرە هەر یەکێک لەو جۆرنەڵانە کە دەچێت ناو جۆرنەڵەکەی زۆر گرنگە یەکەم شت سوێ ناو جۆرنەڵەکەی ئەتوو بزانی ئەو خاڵی یەکەمە یعنی پێش ئەوەی هیچ بکەی
دەبی کە چێ ناو جۆرنەڵەکەی یەکسەر بڕۆ ستایلی مجەلەکەی دەربینە. ستایلی مجەلەکەی بە زۆربەی هەر زۆری مجەلەکان پێی دەگوترێت ئۆثەر فۆر ئۆثەر لە هەندێک شوێن پێی دەگوترێت ئۆثەر گایدلاین، لە هەندێک پێی دەرێت گاید فۆر ئۆثەر گایدلاین. کاکە ئەگەر ئەوە نەخینیەوە تەکید بە لە خلالی 3 ڕۆژان ئەتوڕافز لۆ دێتەوە. کەواتە زۆر ضروریە یەکەم خاڵ پێش ئەوەی ئەمە بەحث بنووسینەوە، پێش نووسینەوەکەی زۆر ضروریە ئەمە ئۆثەر گایدلاینی هەموو گۆڤارەکان دەربینین ئەوانەی کە پەیوەندی بە خۆمانەوەیە. لێرە ئەمن ئەو ئۆثەر گایدلاینێ پرنت دەکەم وەکو ئەوەیە یەکێک لە ئیدیتەرەکانی جۆرنەڵەکەی لەگەڵت دابی پێت بڵێ کو ئەو بەحثە دەنووسیەوە، کەواتە ضروریە. یعنی دەبی ئەمە پێش ئەوەی بەحثت بنووسینەوە گۆڤارەکە بژێرین، کاتە گۆڤارەکەشمان هەڵبژار یەکەم خطوە یەکەم ستێپ دەبی ئۆثەر گایدلاین بخینینەوە. بەو شێوەی ئەتوو نەجاتت دەبیت لە 20 لە سەتایی لە ئەوەی کە ئیدیتەر ئینچیف ڕەفزت دەکات. بەنسبەتی ئێستاوە دەکا 80 لە سەتا، بەنسبەتی 20 لە سەتایەکەی دیکە زۆربەی هەرە زۆری جارەکان ڕێڤیوەرەکان کۆمنت لە بۆ ئۆثەر دەنووسن، کۆمنتی لە بۆ دەنووسن. ئەو کۆمنتە توێژەرەکانی ما نازانن جوابی دەنەوە. ئیسا من دوای ئەوەشتان پێ دەڵم بە شێوەیەک کۆمنتەکان جواب دەدرێتەوە. هەندێک کرایتیریا هەیە کە زۆر ضروری ئەمە بزانین ئایا ئەو گۆڤارانە گۆڤاری باشن یان نا، وەکو بەنسبەت ئەوەی کە دەبیت ستاندەری عالەمی تێدا هەبیت. ئیدیتۆریەل کۆنتێنت ئەوە گەورەترین کێشەی گۆڤارە لۆکەڵیەکانە کەوا ئیدیتۆریەل بۆردەکەی هەمووی یەک زانکۆیە. ئەو طبعا ئەوەش وە دەکاتن کەوا تەحەیوز و بەیاز زۆر ببیت. ئینتەرناشنال فۆکەس بەسەراحەت یعنی گۆڤار بەو کاتەی پێی دەگوترێت گۆڤار کە بتوانێت زۆرترین توێژینەوە لە دەرێش لە بۆ خۆی ڕابچێشی. کەواتە ئەگەر ئەمە توانیمان توێژینەوەکانمان لە گۆڤارە نێودەوڵەتەکان بڵاو بکەینەوە ئەو کاتی چی لێ دێت؟ ئەو کاتی وەت لێ دێ ئەتوش دەکەوێنە ئەو سیستەمە ئینتەرناشنەڵی. خاڵی چارەمین کە زۆر گرنگە سایتێشن، بە شێوەیەک ئەمە سایتێشن لە بۆ توێژینەوەکانمان بینین. ئەوە یەک لەو نمونانەیە کە زۆرترین سایتێشنی لە بۆ خۆی هینایە. مامۆستاینە زۆر جاران ئەو پرسیارە لە من دەکردرێت ئایا ئەو گۆڤارانە چێ بڵاویان دەکات؟ هەر بە سەریعی یعنی لەبەرەوەی کاتەکە کەمە. ئەمە کۆمپانیایەکی عالەمی گەورەمان هەیە ناوی تۆمسن ڕۆیتەرە. لە ناو تۆمسن ڕۆیتەر بەشێکی تێدا پێی دەگوترێت کلاریڤێت ئەنالیتیکس، ئەوە بەرپرسیارە لەسەر بڵاوکردنەوەی گۆڤارەکان. بەڵام وەکو پەبلیشەر ئەوە کۆمپانیە، وەکو پەبلیشەر بە گوێرەی توێژینەوە کە بڵاو کرایتەوە ئەو چوار پەبلیشەرە هەرە گەورەکانن. نزیکەی 110 پەبلیشەری جیهانیمان هەیە، بەڵام گەورەترینەکانیان ئەوانن. هەر یەکێک لەوانە داتابێزێکی تایبەت بەخۆی هەیە. تۆمسن ڕۆیتەر داتابێزێکی هەیە پێی دەگوترێت وێب ئۆف ساینس، بەڵام ئلسیڤیەر داتابێزێکی هەیە پێی دەگوترێت سکۆپاس، سپرینگەر داتابێزێکی هەیە پێی دەگوترێت سپرینگەر لینک. وازحە مامۆستاینە؟ کەواتە ئەمە کۆمپانیمان هەیە لەگە پەبلیشەر ئەوانەش داتابێزەکانیتیان. وێب ئۆف ساینس کە کلاریڤێت ئەنالیتیکی تۆمسن ڕۆیتەرە بە چ شێوەیەک هەڵسەنگاندن لە بۆ گۆڤارەکانی دەکا؟ بە شێوێک در ئەو گۆڤارە باشترین گۆڤارە بە شێوەیەک لە ڕێگەی مێژەرمێنتەکەەوە قیاسەکەەوە کە پێی دەگوترێت ئیمپاکت فاکتەر. کەواتە ئیمپاکت فاکتەر تەنها هی داتابێزی وێب ئۆف ساینسە، بەڵام ئێستا سکۆپەسیش لەبەرەوەی دوو شەریکەی منافسی یەکترینە ئەویش داتابێزێکی لە خۆی دانایە پێی دەگوترێت سایسکۆر. وازحە؟ لە 81 وڵات هەیە، بەڵام بەداخەوە لە کوردستان و لە عێراق نییە. زۆر بە سادەیی دوو شت هەیە چکە ئەوە زۆر مهمە ئەمە بیزانین. دوو شت هەیە وە دەکات ئەمە توێژینەوەکانمان قبول بکردرێت. ئەویش ئایا بە چ شێوەیەک ئەو ئیمپاکت فاکتەرە قیاس دەکردرێت؟ ئیمپاکت فاکتەر احتیمال دەکاتە سەر دوو خەڵ. چەند بەحث قبول دەکردرێت لەلایەن ئەو جۆرنەڵەوە، چەند بەحث قبول دەکردرێت لەلایەن ئەو جۆرنەڵەوە، لەگەڵ ئەوەی چەند سایتێشنی لۆ دێ، یعنی چەند توێژەری دیکە توێژینەوەکانی ئەو گۆڤارە وەکو ڕفرێنس بەکاردێنی، ئەو پێ دەگوترێت سایتێشن. کەواتە سەیریکەن زۆر ئاسانە. طبعا ئەو دوو کالکولیشنش لە بۆ 2 ساڵی پێشتر دەکردرێت. 2 ساڵی پێشتر، یعنی ئەگەر ئەو ساڵ 2020 حساباتی لۆ بکردرێت دەڵێ ژمارە ئەو توێژینەوانەی کە لە ساڵی 2019 بڵاو کراینەوە لەسەر
ژمارەی ئەو سایتێشنانەی کە لەو 2 ساڵە وەریکتێ مامۆستاینە تەمەشاکەن گۆڤارێکمان هەیە دەمانەوێت بزانین ئایا ئیمپاکت فاکتەری ئەو گۆڤارە چەندە زۆر ئاسانە دەرێن ئیمپاکت فاکتەر دووشتە ژمارە ئەو توێژینەوانەی کە بڵاوی کردەوە لە 2 ساڵی پێشوو لە بۆ نمونە گۆڤارەکە 100 بەحتی بڵاو کردەوە 100 توێژینەوەی بڵاو کردیتەوە باشە ئەدی چەند سایتێشنی لە بۆ هاتیە دە تەقسیمی سەتیکە یەکسانە بە 0.1 بەو شێوێ هەر زۆر بەسیتە هەمان گۆڤار ئەگەر ئیمپاکت عفو بتەوێت ئیمپاکت فاکتەری حسابکەی 100 توێژنەوەی بڵاو کردەوە بەس ئەدی ئەگەر ژمارەی سایتێشنەکانی ببتە 100 ئەو کاتی ئیمپاکت فاکتەری دەبتە 1 ئەدی ئەگەر ژمارەی سایتێشنەکانی ببتە 1000 ئەو کاتی ئیمپاکت فاکتەری دەبتە 10 وازحە کەواتە چەند سایتێشن زۆرتر بی ئەوەندە ئیمپاکت فاکتەری جۆرناڵەکەی بەرزتر دەبی خاڵی دووەم ئەدی ئەگە ژمارەی بەحثەکانی خۆی کەم کاتەوە لە سەتی بیکاتە 50 ئەو کاتی هەزاری هەبی ئیمپاکت فاکتەری دەبتە 20 لۆیە مامۆستاینە کاکە هۆیەکەی چیەکە گۆڤارەکان جیهانیەکان گۆڤارە جیهانەکان توێژینەوەکانی ما نەشر ناکە بە کورتەکەی لە گۆڤار شتەکە پێی دەگوترێ ریجەکشن ڕێت یعنی ئایا ریجەکشن ڕێتی ئەو گۆڤارەی چەند ریجەکشن ڕێتی گۆڤارەکەی بەرزتر بی ئەوەندە لە گۆڤارەکەی باشترە یعنی لەبەر ئەوەیە ئەوان دەزانن زۆربەی ئەو بەحثانەی کە ئەمە دەیکەن بەحثەک نینە لە بۆ حەلی مەشاکل کەواتە کە حەلی مەشاکلی پێ ناکرێ یعنی چ یعنی سایتێشنەکانیان زەعیف دەبی لە مستەقبل لەوانەیە 5 ساڵ بڕۆیەک سایتێشنی لۆیە بەحثەکانمە قبوڵ ناکردرێت فەرق چیە لە بینی سایسکۆری ئیمپاکت فاکتەر هی دوو شەریکەی جیاوازن بەڵام هەمان شتن بە سایسکۆر حساب لە بۆ 3 ساڵی دەکات طبعا لە 2020 گوتیان لە بۆ 5 ساڵی پێشتر یعنی ئیمپاکت فاکتەر 2 ساڵی پێشتر هی سایسکۆر دەرێ هەتا 5 ساڵی پێشتر چەند سایتێشنی لە بۆ هاتیە وازحە مامۆستاینە ئەوە لیستی 2016ەیە ئەوە تۆپ 10 مجللەکانە لە ئیمپاکت فاکتەر طبعا هەتاوەکو ئێستا تاکە مجللەیە کە یعنی سەدارەیە چەند ساڵە بریتێ لە مجللەیەک پێی دەگوترێ CAA Cancer Journal for Clinician ئیمپاکت فاکتەری لە ساڵی 2016 187 بوو لە ساڵی 2017 بۆ 244 لە ساڵی 2018 بۆ 225 بەڵام ئەگە تەمەشاکەی ئاخر ساڵ کە ئەو ساڵ ڕۆی ئیمپاکت فاکتەری ئەو جۆرنەڵی بۆ 292 ئەگەر تەمەشای دووەمین جۆرنەڵی بکەی New England Journal of Medicine 74 بەس ئەو فەرقی تەمەشاکە 220 ئیمپاکت فاکتەری لە منافسەکەی زیاترە 220 ئیمپاکت فاکتەر وازحە مامۆستاینە یعنی ئەوانەوەت لێ دەکات ئەتو دائیمەن محاولە بکەی بزانی ئایا بە چ شێوەیەک ئەتو دەتوانی لەو گۆڤارانە بەحثەکانت نەشرکەی بەخوای زۆر ئاسانە بەڵام یەک خاڵی زۆر گرنگی شەیە ئەویش ئەوەیە یعنی هەر کاتێک کە بەحثێکمان بڵاو دەبێتەوە لەوانەیە ئەو برادرانێک کە لەو گروپەی لەگەڵماندانە لە کوردەکان یعنی دەزانن هەر کاتێک بەحثەکەت بڵاو دەبێتەوە ئەتوو تااقەتێکی دیکە وەردەگری بچی بەحثێکی دیکە بکەیت چکە زۆر خۆشە جار وهەیە 2 ساڵمان پێ دەچی هەتا بەحثێک بڵاو دەبێتەوە خاڵێکی دیکە کە زۆر گرنگە مامۆستایان بزانن ئەویش H ئیندێکسە مامۆستاینە H ئیندێکس زۆر جاران لە بۆ گۆڤارشدا دەندرێ بەڵام H ئیندێکس دەتوانین ئەمە بڵێن مقابلی ئیمپاکت فاکتەرە بەس H ئیندێکس لە بۆ چییە H ئیندێکس لە بۆ ئەوەیە کە ئەمە کوالیتی ڕیسێرچەرەکانی پێ قیاس بکەین H ئیندێکسی دوو نمونەتان لۆ دەهینمەوە H ئیندێکس طبعا ئەویش احتیما دەکاتە سەر ژمارە ئەو بەحثانەی بڵاوی دەکەیەوە لەگەڵ ئەو سایتێشنانەی کە لە بۆ توێژینەوەکانی ئەو توێژەرە دێتن سەیریکەن ئێستا ئەوە ئەلبەرت ئەنشتاینە H ئیندێکسی 91ەکە مقارنەی بکە لەگەڵ ستیفن هاوکینگ 108 وازحە لەبەرەوەی ژمارەی سایتێشنەکانی ستیفن هاوکینگ زۆر زیاترە بەڵام زۆر جارە من بە نمونە ئەو توێژینەوە دەهینمەوە ئەو توێژینەوە لە کیمیا بڵاو کرایتەوە تاوەکو ئێستا زۆرترین سایتێشنی هەیە لە عالم 305,148 سایتێشنی هەیە طبعا نێچەر شتێکی زۆر خۆشی کردیە هەستا بەحثێکی کردیە لەسەر ئەو توێژینەوەی دەڵێ ئەگەر بێت و ئەو بەحثانەی کە بڵاو کراینەوە لەسەر یەکتری دابنەی زۆر لەوەی بەرزترە لەو ئاستەی کەوا تارە پێی دەڕوە دواتر دەتوانێت لە خۆتان بگەڕێن و ببینەوە طبعا ئەوەش لەسەر مستەوەی عالم ئەوانە
تۆپ ریسەرچەرەکانن کە ئێچ ئیندێکسیان هەیە وازحە ئەوە تۆپ ریسەرچەرەکان ئەوەی من زانی بیتم ئێستا لە ئەوروپا حتا لە بۆ جۆبیش یعنی دەرێتن ئەگەر ئێچ ئیندێکست لۆندەی کەمترە ناتوانانی بە زۆر بێ دەرێ 8 9 یعنی ئێچ ئیندێکست لۆندەی کەمترە ئەتو ناتوانانی بەشداری بکەیت مامۆستاینە خاڵی دووەمینیان ئایا گۆڤارە نێودەوڵەتیەکان بە چ شێوەیەک دەیانەوێت ئەتوو توێژینەوەکەی خۆت ئامادە بکەیت کە ئەوە زۆر گرنگە گۆڤارە نێودەوڵەتیەکان دەیانەوێت ئەتوو توێژینەوەکانت بە شێوەیەک ئامادە بکەیت کە پێی دەگوترێت ئەوەر گلاس مۆدل تەمانە من ناچمە سەرباسی ئەوەی لەو کتابەی کە هەیە دوایی دەتوانی لە ڕێگەی ئۆثەر گایدلاینەکان شەو بخینەوە ئەوەر گلاس مۆدل مۆدلەکە ڕیڤیوەرەکان لەسەر ئەو ئەساسەی بڕیار لەسەر توێژینەوەکەی تو دەدەن بە تایبەتی لە بواری نووسینەوە لە بۆ نمونە ئەوەر گلاس مۆدل طبعاً ئەو مۆدلەیە دەڵێت کاتە کە ئەمە توێژینەوەکانمە دەنووسینەوە دەبی لە جێنەرەڵەوە لە بۆ سپێسیفیک بڕۆین دوای لە سپێسیفیکەوە لە بۆ جێنەرەڵ بڕۆین یعنی ئەو معلوماتی کە دایدەنێن لە جێنەرەڵەوە لە بۆ سپێسیفیک دوای لە سپێسیفیکەوە لە بۆ جێنەرەڵ مامۆستایانی ماوە ناکەن لێ توێژینەوەکانمان ڕیڤیوەر قبولی ناکە بە کورتەکەی ئایا لە جێنەرەڵەوە لە بۆ سپێسیفیک یان لە سپێسیفیک لە بۆ جێنەرەڵ معنای چییە مامۆستاینەمە بە کورتەکەی پێدان دەڵم لە هەموو بوارەکانی کە بەحثی تێدا دەنووسرێتەوە ئینترۆدەکشنی تێدایە سەیریکەن بڕوا بکەن ئەمە لە گۆڤار بوومە مامۆستایان نازانن ئەو شتانە لێ بەحتەکانمە حتا لە لۆکەڵی زۆر جار مشکلەمانەوە دروست دەبی ئەمە لە هەموو ئینترۆدەکشنەکی سێ بەشمان هەیە بەشەچەند پیور سپێسیفیکە بەشەچەند پیور جەنەرەڵە بەشەکیشەیە ئەو دوێ پێکەوە دەبەستەوە پیور سپێسیفیک ئەوەیە کە ئەتوو ئێم و گاپی ئەو ئیشەیە کە دەتەوێت بیکەی جەنەرەڵ معلوماتێکی عامە ئێرە لە سپێسیفیک هیچ ڕفرێنسێک نابی دابنیت چونکە ئیشی خۆتە تو وەسفی ئەو ئیشە دەکەی کە دەتەوێت بیکەی باسی ئێمەکەی دەکەی لۆ ئەو ئیشەت کرد جێنەرەڵیش میم نییە ئەو ڕفرێنسەی کە تێیدا دایدنەی هی ساڵێک 1920 گرنگ نییە بەڵام گرنگە ئەو بەشەی کە دەکەوتە ناوەڕاستی جێنەرەڵ و سپێسیفیک هەموو ئەو ئەبحاثانەی لە بەکاردەینی ئاتلیست 3 ساڵ پێش ئێستابی یعنی ئێستا 2020 1970 تێپەڕ نەکە لەبەرچی لەبەر ئەوەی ڕڤیوەرەکان ئەو کاتی دەزانن ئەتوو ئایا خینەوەت هەیە لە بوارەکەی خۆدیان نا لە ڕێگەی چێ لە ڕێگەی ئەو ئەوەرگلاس مۆدێلەی کە هەیە زۆر جاران ئەمن باسی ئەو خاڵەم کردیە گوتیتم مامۆستاینە ئێستاکە زۆربەی هەر زۆری جۆرناڵەکان بخۆیان داوا دەکەن کاکە ئەگەر هات و ئەتوو پێش ئەوەی بەحثەکەت بنووسیەوە جۆرناڵەکەت هەڵبژات محاولە بکە لە کاتی ئەوەی کە بەحثەکەی خۆت دەنووسیەوە دوو جار بەلایەنی کەمی دوو جار بەحثی ئەو مجەلەی بەکاربهینە دوو جاران بەحثی ئەو مجەلەی بەکاربهینە هۆی چییە؟ هۆیەکەی ئەوەیە کاتەکە مجەلەکە دەبینی ئەتوو بەحثی ویت بەکارینە یعنی سایتێشنی وی زۆر دەبی یعنی ئەگە بەحثەکەی تو قبول بکردرێ سایتێشن لە بۆ وی زۆر دەبی ئەو کاتی کە سایتێشنی زۆر بوو یعنی لە بۆ ساڵی داهاتوو ئیمپاکت فاکتەری زۆر دەبی ئەوە خاڵەکی زۆر گرنگە مامۆستاینە خاڵەکی دیکە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە ئێستا هەموو گۆڤارە نێودەوڵەتیەکان داوا دەکەن کەوا بە خۆت پیر ڕڤیوەری خۆت هەڵبژێری لۆ لەبەرەوەی ئەوە ڕڤیوەر نییە ئەوە پیر ڕڤیوەرە احتیمالی هەیە لە هەموو دنیاە 100 کەس لەسەر ئەو اختصاسی تویش بکەن کە اختصاسی دقیق وازحە ئەو 100 کەسە بەس بە خۆت دەیان ناسی لەوانەیە لە بۆ جۆرناڵەکەی زۆر زەحمەت بیان بینتەوە لەبەر هەندێ داوا دەکات کەوا ئەتوو ناوەکانیان پێ بڵێیت تکایە ئەو ناوانەی کە دیاری دەکەن هەر لە لیست ڕفرێنسەکانی خۆ دیاری بکە لۆ لەبەرەوەی ئێمادەمە تۆکو ڕفرێنس بەکارت هینایە کەواتە ئەو نزیکترین کەسە لە تو زۆر جاران پرسیار دەکرد باش ئەوە ئەمن دیاریم کرد لە لیست ڕفرێنسی خۆم بەڵام زۆر جاروا هەیە لە ناو یەک لیستی 12 کەسی تێدایە ئەنی لە ناو یەک توێژینەوە 12 کەسی تێدایە کامەیان بکەمە ئەوەی کە ببتە پیڕڤوە لە بۆ من
سەیریکەن لە هەموو بەحثە کە نەشر دەکردرێ یەکەچیان نەزمەی لە سەدادەندرێ یان دەنووسرێت کۆرسپۆندینگ ئۆثەر. ئەو کۆرسپۆندینگ ئۆثەرە ئیمێلی تێدایە، زۆرجار ڕقم تەلەفۆنی تێدایە، ئەفلیشنی تێدایە، لۆیە ئەتوو دەبی کۆرسپۆندینگ ئۆثەرەکەی بکەیە پیر ڕیڤوەری خۆت. مامۆستایانی بەڕێز خاڵەکی زۆر گرنگەیە کە لە کوردستان تۆتەڵی ئابسێنتە، ئیهمال کرایە، ئەویش بریتێت لە ڕڤیو ئارتیکڵ. مامۆستایان زۆر زۆروریە تو 3 ساڵ جارێک ئاتلیست ڕڤی پێپەرەکەت هەبی، زۆر زۆروریە. ڕڤی پێپەر هەم نوێ دەکاتەوە، هەمیش ڕڤی پێپەر زۆرترین سایتێشتی لۆ دێت. ئەمە نمونەیەکی کچکۆکەتان پێ پیشان دەدەم، دەتوانن وەکو نمونە ئەمە دەزانین یعنی ئەوانەی کە لە اختصاصی با بڵێن لە بۆ نمونە لە اختصاصی توبینە کاتێک کە بەحث دەکەن پەبمێد بەکاردێنین، هەموو اختصاسەکانی دیکەش بە هەمان شێوە دەتوانن یعنی بەڵام ئەمن بە نمونە پێتان دەڵێم لە بۆ نمونە ئەو وێبسایتە بەکاردێنم وەکو نمونەک کاتێک کە ئەمن دەمەوێت دەست بە توێژینەوە بکەم چی لەسەر بکەم ڕڤیو پێپەرێکی بنووسمەوە بەخوای زۆر بەسیتە بەڵام یەک تۆز خۆمانی لە بۆمان دیکەین. کاتێک ئەمن دەمەوێت بەحث بکەم لە بۆ نمونە ببورن چکە نامەوێت یعنی کاتەکەش بکوژم دەمانەوێت لەسەر برێس کانسەر باشە لەگەڵ با بڵێن لەگەڵ P53 ئەو وەکو نمونەها وەکو نمونە ئەگەر نا لە هەر اختصاسێکی دیکە لە هەر بوارەی دیکە بە هەمان شێوە ئەمە دەتوانین نەماشت بکەین. مامۆستاین ئەگەر سەیریکەن ئێستاکە ئەو وێبسایتە عالەمیانە چ دەکەن؟ تەمەشاکە دەڵێ 1203 بەحث هەیە هەتاوەکو ئێستا. ئەتوو دەتوانی لێرە زۆر بە ئاسانی سنت و سایتێشن مەنەجەر سایتێشن مەنەجەر یعنی ئێنۆت مەندەلی ئەوانەی کە ئەمە لە بیدایەتی گۆتمان پێویستە هەمان بی بڕۆ ئۆڵ ریزەڵتس ئێستا هەمووی داونلۆد دەکە یعنی زۆر بە ئاسانی داونلۆدی دەکات دەکاتە ناو لایبرەری خۆت. ئەوە خاڵی یەکەم ئەمن هەموم داونلۆد کرد بە یەک گەڕانێکی بەسیط. خاڵی دووەمینیان حتا پێ دەرێ دەڵێ یەکەم ساڵ کە بەحتی تێدا بڵاو کراوە لەو ئەوەی ئەتوو دەڵێ ساڵی 82 بوو وەرە سەری لە ساڵی 95 دەبەحت نەشر کرا وازحە. جگە لەوەش ئەوتە داونلۆدی هەیە داونلۆدی کە ئەکسەلۆ دەکاتە ئەکسل فایلەک ئەو ئەکسل فایلەی کلیککە پێ دەڵێ هەر ساڵە کوچەند بەحتی لێ نەشر کرا کۆیکەوە ئەو دەبتە ڕڤی پێپەر. خۆ زۆر جاران مامۆستا گلەی دەکە دەڵێ وەڵڵاهی ئەخە جیهاز نییە و ئەخە من ئیمکانیات من نییە. ئێمە مامۆستایە ئەوە هەر زۆر بەسیتە یعنی هیچ جیهازیشی ناوێ هیچی ناوێ زۆر بە ئاسانی دەتوانی ئەتوو باشترین بەحثیش بڵاو بکەیە. طبعا ڕۆڤی پێپەر ئەگەر بێت و بەجوانی بنووسرێتەوە لە گۆڤاری زۆر باش نەشر دەکردرێت. ببورن بەسەری عیش دەڕۆم سێمین ستێپ بریتە لە پەبلیشینگ. ئەو جا مامۆستا لێرە بەحثەکەی حازر دەکا وەکو گوتم لە لای خۆمان کە بەحث حازر دەکردرێ بە زۆری تەمەشای ئۆثەر گایدلاین ناکردێت. طبعا ئەو خاڵ یەکەمە دەبی ئەمە تەمەشاکەین جۆرناڵمان هەڵبژار ئۆثەر گایدلاین ماخیندەوە لەسەر ئەوەر گلاس مۆدل نووسیمان ئێستا بە چ شێوەیەک پەبلیشیکەین بە چ شێوەیەک پەبلیشیکەین. کاتەکە ئەمن دەمەوێت پەبلیشی بکەم مامۆستاینە سەیریکەن شتێکمان هەیە پێی دەگوترێت کۆپ بریتە لە ستاندەرێکی عالەمی لە بۆ نووسینەوەی توێژینەوە ستاندەرێکی عالەمی لە بۆ نووسینەوەی توێژینەوە لە بۆ گۆڤارە نێودەوڵەتیەکان باشە. کۆپەکە چت پێ دەرێت دەبی ئەتوو چەند فایلەکەت هەبی. یەکەم دەبی فایلەکەت هەبی ناوی تێکست فایل بی ئەو شەرت نییە ئەو تێکست فایلە بۆ وەرد نووسرابی یان بە لاتێکس نووسرابی. طبعا لاتێکسیش بەرنامەکە بەکاردێنرێت لە بۆ نووسینەوەی توێژینەوە بەڵام ئەمە بە زۆری وەردی بەکاردێنی. دووەمین فایل ئەمە دەبی کەڤەر لێتەرمان هەبی. فایلی یەکەم تێکست فایلەکمان هەبی فایلی دووەم کەڤەر لێتەرمان هەبی. فایلی سێمینیان مامۆستاینە ئەگەر اختصاسەکەت پێویستی بە فیگەر و تێبڵە تکایە نابی بە هیچ شێوەیەک فیگەر و تێبڵ بکردرێتە ناو تێکست فایل بە هیچ شێوەیەک نابی بکردرێتە ناو تێکست فایل کەواتە تێکست فایل لە ناوەکەی ڕادیارە تەنها تێکستە وازحە. کەڤەر لێتەر ئێستا باسی دەکەم فیگەر و تێبڵش دەبی سەر بەخۆبی. پەڕی یەکەم لە تێکست فایل پێی دەگوترێت تایتل پیج. ئەو تایتل پیجە دەبی تایتلی بەحثەکەتی تێدابی
ناوی ئۆثەرەکانی تێدابی وازحە لەگەر ئەفیلێشنیان یعنی ئەو شوێنانەی کە کاری لێ دەکەن هۆیەکەی چییە لەبەر ئەوەی گۆڤارە پیر ڕڤیوەرەکان ئەوانەی کە عالەمینە زۆربەی هەرە زۆریان دەبڵ بڵایندن دەبڵ بڵایند یعنی نە ئۆثەر دەزانی ڕڤیوەر چێە نە ڕڤیوەر دەزانی ئۆثەر چێ وازحە لەو حالەتەی جۆرنەڵاکە بە ئۆتۆماتیکی تایتل پێجەکەی لا دەبا تایتل پێجی لا دەبا با ئەمە نمونەکتان لە بۆ بهینمەوە کە بە شێوەیەک بەحث ئامادە دەکردرێت باشە لە ئەوەی ئەمە بزانین ئێستا من یەکەمین شت ئامادەکردنی هەر بەحثێکی خۆمان سەلا ئێستا ئەمە بەحثەکەتان پێ پیشان دەدەم ئەو بەحثە بە خۆمان ئامادەمان کردیە ئەمە مامۆستاینە بەو شێوەی دەبی بەحثەکەت بەو شێوە ئامادە بکەیت پەڕی یەکەم ناوی تایتل پێجە ئەو پەڕی یەکەمە ناوی تایتل پێجە تەمان ئەو پەڕە سوپاس دە بۆ خوای نەشر کردرا لە مجللەکی کە ئیمپاکتی 1.8 ئەوە پەڕ یەکەم لا دەبردرێت ئیدی دەست بە نووسینەوەی ئەوکانی دیکە دەکردرێت مامۆستاینە هەر لە کۆپ پێت دەڵێت دەبیت ئەوەی کە دەینووسیەوە ئەو بەحثەی کە دەینووسیەوە دەبی ئاتلیست 1.5 سانتیم فەرقی هەبی لەبەرچی لەبەر ئەوەی ئێستا ڕڤیوەرەکان لە دنیاە با بڵێن ئەگەر بیانوێ ئەوەی بگۆڕن ئەگەر بیانوێ ئەوەی بگۆڕن لێرە لە ناو وەرد ڕڤیو هەیە دەتوانن کۆمنتی خۆیان بنووسن یان لەویش باشتر تراکچێنچەیە مامۆستاینە تراکچێنچەیە ئەمن دەتوانم ئەوەندەی بگۆڕم هەر گۆڕانکاریەکی تێدا بکەم ئەوە لێرە لە بۆم دەنووسی و لێرەش نووسینەکەی بەو شێک ئەم دەمەوێت چای دەکاتەوە دواتر گۆڤارەکە کە قبوڵی کە برێ ئاکسپت چێنج ئەوەی لابر یەکسەر بەو شێوەی دەبێت کەواتە ئێستا گۆڤارە نێودەوڵەتیەکان کە بەحث دەنووسنەوە لە ڕێگەی تراکچێنجەوە دەبی ئەتوو لەگەر مجللەکەی تعامل بکەیت ئەوە خاڵی یەکەم کە بە چ شێوەیەک بەحثەکەت ئامادە دەکەیت کەواتە ئەو بەس تێکستی تێدا هیچ شتێکی دیکەی تێدا نابی جار وایە دەرێ لە کۆتاییەکەی ئەتوو تێبڵدا بنێ بەڵام ئەویش زۆر کەمە بەڵام جار واشەوەت پێ دەڵێت وازحە ئەوە هەتا ئاخیری هەمووی دادنێ ئەو بەنسبەتی ئامادەکردنی تێکست فایلەکەی کەڤەر لێتەر زۆربەی مامۆستایەکان بەڕاستی کەڤەر لێتەر شارەزانین مامۆستاشمانەیە زۆر باشە بەڵام کەڤەر لێتەر وەکو گفتوگۆکردنەکە لەگەڵ ئەو جۆرنەڵی بەتایبەتی لەگەڵ ئیدیتەر ئینچیف ئیدیتەر ئینچیف زۆر جاران دێ کەڤەر لێتەر دەخینتەوە کەڤەر لێتەر لە چەند بەشێک پێکاتە بەشی یەکەمینیان ناوی مجللەکە و ناوی بەحثەکەی خۆت دەبی دابنی ناوی مجللەکە و ناوی بەحثەکەی خۆت دابنی بەشی دووەمینیان ئەوەیە کەوە تەعهود دەدەیت کە ئەو بەحثەی تو لە هیچ شوێنێکی دیکە بڵاو نەکرایتەوە نەنێردرایە لە بۆ پەبلیکیشن یان لە ئەندەر ڕڤیو نیە بەشی سێمینیان دەبی باسی گرنگی ئەو بەحثەی بکەیت دەشتوانی لێرە حتا بنووسی بنێ ئەگەر ئەو بەحثەی من نەشر کرا لە لاینگۆ احتیمالی هەیە سایتێشنی زۆر لە بۆ گۆڤارەکەتان بێ ئەلمیم گرنگەکەی لێرە باس دەکەیت ئەوە زۆر ضروریە ئەمە بەو شێوەی بەحثەکانی خۆمان ئامادە بکەین یعنی هەم کەڤەر لێتەری هەبی هەم بەو شێوەی کە باسم کرد ئامادە بکردرێ ئەوە بەنسبەتی ئامادەکردنەکەی مامۆستاینە زۆر جاران ئەمە لە بواری نووسینەوە وەکو دکتۆر ئیمدادیش بیدایەتی باسی کرد لە بواری نووسینەوە بەڕاستی سەرکەوتوو نابین لۆیە هەرێکێک لەو جۆرنەڵانەی کە ئەمە پێشتر باسمان کرد هەرێکێک لەو جۆرنەڵانە ئێستا شتێکیاندانە پێی دەگوترێت وێب شۆپ باشە وێب شۆپ لە بۆ نمونە LCVR وێب شۆپی خۆی دانایە چ کێشەکەت هەیە ناتوانێت ئینگلیزی چاکەیەوە مشکلت هەیە لە زمان مشکلت هەیە لە نووسینەوە مەسەلەن ئینگلیزەکەت خراپە بڕۆ لەوێندەر پێ دەڵێ دەتەوێت بە چەند ڕۆژی لە بۆ چاکەوە مەسەلەن بۆندە ڕۆژەی وازحە بۆندە ڕۆژەی لە بۆیان بنێرە بە خلالی ئەوەندە ڕۆژەی لە بۆ چا دەکەنەوە ئەمە توێژینەوەکمان هەیە حەز دەکەم توێژینەوەکەتان پێ پیشاندەم ئەو توێژینەوەیە تاوان ئەمە 30 کەس پێکەوە کردیتمان ئێستا توێژینەوەمان لە بۆ گۆڤارێک نادیە هەر 30 کەسەکە تا حەدێکی باش دەستێکی هەبوو لە ڕڤژنی چکە ئەمە گروپەک دروست دەکەین لە واتسئاپ دای دەنێن دەڵێن یان لە گوگل دۆکی دادەنین دەڵێن یاڵە هەر کەسە چای کاتەوە پاشەوەی کە چامان کردەوە نارمان لە بۆ گۆڤارە چی گوتی بێ زەحمەت بینێرن لە بۆ ئەوەی ئیدیتەر لانگویج ئیدیتینگ کۆمپانی چای کاتەوە بەس سەیریکەن بزانن یعنی چی لێ هاتیە باز بزانن
ئەو بەحثە کوچا کردرایتەوە ینی چی لێ بەسەر هاتیە بڕواب کە ئەوەندە ئەنتیکە چاچیان کردبەوە کە ئەمەستە مەشامان کرد مە باشە ئەمە و بەحتەما لۆ نووسیتەوە ئەوە هەموو گۆڕانکاریەکانە هەموو گۆڕانکاریەکانە کە کردیتیان طبعا مەبلەغێکی پارەی ئەگەر ئەتوبێت و ژمارەی ئۆثەرەکان وەکو ئەوەی ئەمە باسی دەکەین لێرە 30 کەسین یعنی تەکلیفە چواش لە سەد ڕناوەستی هەرێکی مەبلەغێک پارەی کەم جگە لەوەش ئەوان سێرتیفیکێتێکش دەدەنێ زۆر بەخۆشحاڵی و ئێستا لە کوردستانیش ئەو کۆمپانیایانە هەنە یعنی ئەوەش کارەکی ئەوە نییە بڵێ هەندێک جار هەیە مامۆستا زمانی ئینگلیزی نییە ئەوانش قبولیان نێ جۆرناڵەکان لێ مەجبوری ئەتو چای بکەیەوە خاڵێکی دیکە کە زۆر گرنگە من حەزم لێ بەڕاستی یعنی ئەهمیەتی پێ بدەین ئەویش ئەوەیە تەواو بەحثەکەمان نارد و هەموو شتێکمان کرد ئەوان فێر بووین چون ئۆثەر گایدلانمان لە جۆرناڵەکەی دیاریمان کرد بوو وازحان چون هەموو شتەکانمان کرد بەڵام لە کۆتاییەکەی ڕڤیوەر لۆ دەنێت ئەو جارە لێرە ناتوانین ئەمە جوابی دەینەوە مامۆستاینە هەر کاتە کە کۆمنتی ڕڤیوەرت لۆ دێ ئەوە حتا لە لۆکەل جۆرناڵەکانیش ئەو کێشەمان هەیە دەبی ئەتو دوو فایلان لۆ بنێریەوە دوو فایل فایلە چەند ناوی ریسپۆنس تو ڕڤیوەر کۆمنتە response to reviewer comments فایلە چشیان ئەو فایلە ئەسلیەی خۆتە کە کۆمنتی لەسەر نووسرا لە بۆ نمونە ئەمن بە نمونە بە عملی پێتان پیشان دەدەم ئەوە response to reviewer کۆمنتە لە بۆ ئەو بەحثەی کە ئێستا ئەمن بە نمونە هینامەوە قبول کردرایە وازحە بە چ شێوەیەک دەبی جوابیان بدەمەوە شێوەی جوابدانەوەیان بە چ شێوەکە author response to peer reviewer comments یەکەم جار ئەگەر ئیدیتەر کۆمنتی دابێ دەبی جوابیوی بدەیەوە پاشان کۆمنتەکان یەکێک کۆمنتەکانی ڕڤیوەری یەکەم دەنووسیەوە جوابی دەدەوە ڕڤیوەری دووەم ڕڤیوەری یەکەم کۆمنتی دووەم جواب دەدەوە ئەوە هاکەدا بەو شێوەی جوابی دەدەوە ئەوە خاڵی یەکەم کە دەبی جوابیان بدەوە یەک دووەمی نیشیان ئەو فایلەی کە بە خۆت هەتا دەبی هەموو گۆڕانکاریەکانی تێدا دیاری بکەیت بە چ شێوەیەک دیاری دەکەی وەکو گوتم بە تراک چێنج دیاری دەکەی دەڵێ ئەوە فایلەکەی ئەو گۆڕانکاریانەی کە ڕڤیوەرەکان داوایان لێ کردبوو هەر هەموم کردیە کەواتە تو دوو فایلان لۆ دەنێرەوە فایلێک response to reviewer فایلە چش ئەو گۆڕانکاریانەی کە ئەمن کردیتم چ گۆڕانکارێکیان لێ داوا کردیمە ئەوە دیارە یعنی هەرچم گۆڕیبی دلیتم کردبی ئادەم کردبی بەو شێوەیە دەینێریەوە وازحە کەواتە ئەگەر ئەمە توانیمان ئەو خطوێش بکەین بڕوا بکە نەشر دەبی وەڵڵا ئاسانە زۆریش ئاسانە بەڵام زۆر جار مامۆستا دەرێن لۆ ئەمە ناتوانین نەشر بکەین ئەمن طبعا ئێستا دێمەوە بەس دەمێ ئەو خاڵی بە یعنی بە ئاساسی دەزانم مامۆستاینە هەتا وەکو ئەمە نەگەینە ئەو ئاستەی تیمۆرک نەکەین کۆلابرێشن پەیدا نەکەین فەندینگ نەبینینەوە زەحمەتە ئەو سێیە هۆکارن لە بۆ سەرکەوتنی مامۆستا لە زانکۆ حتا بتوانن بەحثەکانیان نەشرکەن ئەگەر توانیمان گروپ دروستکەین ئەگەر کۆلابرێشنمان کرد فەندینگ ئێجنسیمان لۆ خۆمان دیتەوە تاکە بڕۆ لەگە شەریکات قسەی بکە برێوەرە ئەوە قازان زیتووە فکرەکەت هەیە تو دەتەوێت شەریکەکەی خۆت بە پێش بێخی شەریکەی دەرمان خەستەخانە نازانم چی بەخوای ئەوان یارمەتیمان دەدەن وازحە زۆر یارمەتیمان دەدەن یەک خاڵی گرنگ هەیە ئایا ئەمە لەکوێی ئایا ئەمە لەکوێی ئایا مستەوای بەحث نەشرکردنیمە لەکوێ ئەمە طبعا من نامەوێت باسی ئەو خاڵی بکەم بەڵام شتێکمان هەیە پێی دەگوترێت یونیڤرسیتی رانکینگ یعنی رانکینگی زانکۆکان تەسەلسولی زانکۆکان بەڕێزان بەنسبەتی تەسەلسولی زانکۆکان یونسکۆ چەند ڕێکارێکی دانا ئەمە باسی ناکەم بەڵام یەکێک لەوانەیەکەوە ئەمە اعتیمادی دەکەینە سەرێ پێی دەگوترێت سایماگۆ ئینستیتیوشن رانکینگ ئەمن بنمونە ئەو تا دەچینە سەر ئەو وێبسایتەی کە پێی دەگوترێت سایماگۆ ئینستیتیوشن رانکینگ بزانین ئایا لەوێ بە چ شێوەیەک دەتوانین ئەمە یعنی بزانین ئایا لە چ ئاستەکداینە ئەوە لینکەکەیە ئەو لینکی سایماگۆ یونیڤرسیتی رانکینگ هەمووتان دەتوانن ئێستا بستنە ناوێ تاوەکو ئێستا لە کوردستان دوو زانکۆ توانیتی تاوەکو ئێستا لە کوردستان دوو زانکۆ توانیتی خۆی ئیندێکس بکە لەو ئەوەی
لەو داتابێزەی یان با بڵێن لەو شێوە ڕانکینگ سیستەمەی ئەوش سەلاحەدین و سلێمانیە دەتوانێت لێرە لە بۆ نمونە بنووسین سەلاحەدین ئەوە سەلاحەدینە 50% ڕانکینگی زانکۆ بە شێوەی ئەو شێوەیە ئێعتیماد دەکاتە سەر توێژینەوە 50% ئەوە سیستەمەکەی دواتر دەتوانن لە خۆتان بڕۆن 50% ئەعتیماد دەکاتە سەر توێژینەوە زانکۆی سەلاحەدین بەو شێوەیە لەسەر مستەوای دنیا باشە لە ریسێرچ بەو شێوەیە وازحە لە عێراق چاردەمینە ئەگە بێ ماپەکە دەداتێکە من زۆر جاران دەڵم یاڕێت زانکۆکان لە ئەنجومەنی زانکۆ ئەو شتیان بکردبایە هەموو 3 مانگ جارێک بەهاتنایە ئەو ماپەیان لە پێش خۆیان گەورە کردبایە دەیان گوتبایە کو بتوانین ئەمە ئەو ماپەی پڕکەین کو بتوانین ئەو ماپەی پڕکەین مامۆستاینە ئەو ماپە پێی دەگوترێ هیت ماپ تەمەشایکن مێدیسن کێمستری بایۆلۆجی وازحە فیزیکس ماتماتیکس ئینجینەرینگ سۆشیەل مامۆستا لە سەلاحەدین و لە هەموو کوردستان گەورەترین کێشەمان عفومان لە گەورەترین کێشەمان لە لایەنی سۆشیەل ساینس و هیمانۆتی و سایکۆلۆجیا هیچ بەحثی تێدا بڵاو ناکرێتەوە لە مجەلاتی عالەمی تەمەشاکە هێشتا ئەوەکەی دیکە کەمە هێشتا کەمە بەڵام تەمەشاکە یعنی 3 مجەلەت هەیە 3 بەحثت هەیە لە مجەلاتی عالەمی نەشر کردراوی لۆ هۆیەکەی چیە دەبی ئەوە دراسە بکردرێ ئەمن نامەوێ خۆم لەگە یەکەکی زۆر بەرز مقارنە بکەم بەس حتا وەکو تێبگەین کاکە من دێم لەگە هاروەردی بەس بزانە هاروەرد یعنی قەزم مقارنە نییە بەس لە بۆی بزانێ ئەو هیچ ماپە لە دنیای بەس شێوەکە تەمەشاکە هاروەرد ئەوە لە مشتەک یەکەمە هاروەرد ئەوە گومانی تێدا نیە بەڵام ئەگەر بێت و تەمەشای هیچ ماپی هاروەرد بکەیت هیچ ماپی هاروەرد بکەیت تەمەشاکە متەساویە زۆر متەساویە وازحە یعنی زۆر بە متەساوی بڵاو بوویتەوە دەتوانی ببینیکەوە هەموو لاینەکان وەکو یەکتری بەحثی تێدا بڵاو دەکردرێتەوە بە هەوڵ بدەین هەمومان متەساوین بەخوای ئاسانە بەڵام ئەوەندەیە کە گوتم تیمۆر کۆلابرێشن فەندینگ ئەوانە ئاساسیاتی بڵاوکردنەوەینە بە سەریعی دکتۆر جان ئەگەڕێم بدە یەک خاڵی زۆر گرنگمایە ئەویش زۆر جار مامۆستا پرسیار دەکات بە سەریعی زۆر جار مامۆستا دەڵێ باش ئەوە بە منت گوت زانیت توێژەر بە من دەڵێ زانیت ئایا زانیم ئەو گۆڤارانە بەڵام من ئێستا ئەو توێژینەوەم هەیە بە شێوەیە گۆڤارێک بدۆزمەوە 100% مولائیم بی لە بۆ ئەو توێژینەوەی من مامۆستا ڕێکار زۆرە هەموو پابلشەرێک لەو پابلشەرانەی کە باسم کرد ئیلسیڤێرە هەرێکە گلەوانە شتەچانەیە پێی دەگوترێ جۆرنال فایندەر لە بۆ نمونەوە ئیلسیڤێرە ئێستا کو ئەمن ئەو توێژینەوە گۆڤارێکم لە بۆی هەڵبژار بە شێوەیەک هەستام لێرە چی دەوێت تایتڵی ئەو توێژینەوەی کە ئەمن نووسیتمەوە باشە تایتڵی توێژینەوەکەی لەبەر ئەوەی ئەمن گۆڤار لە پێش نووسینەوە هەڵدەبژێرم اعتیادیە ئەبستراکتەکە بە پرۆپۆزەلیش بی تایتڵەکەش اعتیادی پرۆپۆزەل بی ئەمن تەنها دەمەوێ ئەوەی تێدا بدۆزمەوە کە ئایا ئەو گۆڤارێک لە بۆ بەحثی من باشە لە بۆ نمونە من بەشێک لە ئەبستراکتەکەی دادەنێم مامۆستاینە بەشێک لە ئەبستراکتەکە و تایتڵەکەی دادەنێم دەڵێم فاین جۆرنەڵ ئێستاکە پێم دەڵێت چەند جۆرنەڵ مولائیمە لە بۆ ئەو بەحثی من پێمی گۆچلونۆ جۆرنەڵ مولائیمە باشترینیان ڤاسکولەر بە تەسەلسل دایدنێ چونکە ئەوتە پێ دەرێ ماچی ئەوەیە تەمەشایکە مامۆستاینە سایسکۆر کە هی سکۆپەس بوو 7.1 ئیمپاکت فاکتەر کە هی وێب ئۆف ساینس بوو 4.152 بەڵام تەمەشایکە تەنها 17% قبوڵە یعنی 83% بەحثی لۆ دەچی ڕەفسە لێرە با بڵێن قەینەکە ئەمن ئەو جۆرنەڵی هەڵدەبژێرم ئەو 20% ئەکسێپتەنسە ئەمن ئەویان هەڵدەبژێرم کلیکی لەسەر بکە پێ دەڵێتن بڕۆ سەر جۆرنەڵ وێبسایت وازحە یعنی زۆر ئاسانە ئەوە هەموو جۆرنەڵن وازحە هەر هەموو جۆرنەڵەکە مولائیمە لە بۆ ئەو بەحثەی من بەڵام ئەو علامەتە پێ دەڵێ سەپاچەند مولائیمە هەر لاچێشەک لەو لاچێشانە 20% کەواتە ئەگە 5 لاچێشە پڕبووەوە ئەوە نیشانەی ئەوەیە 5 لاچێشە 100% مولایمە 4 لاچێشە 80 هەکەدە بڕۆ خوارێ ئێستا من جۆرنەڵ یەکەمم هەڵبژار
جۆرنەلی یەکەم ئەوەیە چوومە سەر وێبسایتەکەی ئەو وێبسایتەکەیتی زۆر ئاسانە پێشتریش باسم کرد دەچێت سەر گاید فۆر ئۆثەر لێرە داونلۆد ئۆثەر گایدلاین بڕۆ سەروێندەر بخینەوە بەخوای متەئەکید بە سێ جاران ئەتو زۆر بە ئاسانی دەتوانی بەحث نەشر بکەیت جگەلەوە ئەوە سپرینگەر جۆرنەڵ سەجێستەری هەیە ئەوە هی کۆمپانیایەکی دیکەیە جگەلەوە ئەمە چمانەیە جۆرنەڵ گایدمانەیە هەموو پەبلشەرەکان لێرە ئەتو دەتوانی لە هەموو پەبلشەرەکان بەس تایتڵی ئیشەکەی خۆت بنووسە لەگە ئەبستراکتی زۆر بە ئاسانی دەتوانی بدۆزیەوە بەو شێوەیە ئەمە دەتوانین بگەینە و ئاستەی کە بتوانین بەحث نەشر بکەین بەحث چ شێوە بەحثەکە ئەوەی ئەمن باسم کرد دەبی ئەو شێوە بەحثە بیکەوە لە جۆرنەڵە ئینتەرناشناڵەکان نەشر بکردرێت وەکو لە بیدایەتیش گوتم publishing research article in international journal تیم دروستکەن بخوای دەکردرێت کۆلابرێشن لە بخۆتان ببینەوە هیوادارم حالیان 164 ما ئەو کاتە باش دکتۆر باش مامۆستاجان سەرچاوان دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی زۆر زۆر ئیستیفادەم لێی کرد بەس یەک پرسیارمە بوو طبیعی لە بڵاوکردنەوەی جێرنەڵ ینی پێناسەی جێرنەڵ ئەوەیە کە هەر کەسێک لە اختصاصی خۆی اختصاص نەبێ ناتوانانی لەو بابەتە بنووسی و پێشی نارێن جێرنەڵ ئەگە اختصاصی خۆت نەبێ ئێستایمە تا چە حدەک دەتوانین لە غێر اختصاصی خۆمان بنووسین وەک جێرنەڵ ئایا ئەو ئەکسپێریەنسە ئیدیتەر چیف ئیدیتەر دەمانداتی یان بە خۆمان باسی دەکەین یان بۆ نمونە حەزم لێ لە سایکۆلۆژی بنووسم ئاساییە مامۆستاجان بەنسبەتی دەستەکان خۆش بێ مامۆستا دڵشاد طبعا هەر گۆڤارێک کە ئەتو دەچی ئۆثەر گایدلاینەکەی دەردەینی لە بەشی خوارەی هەندێک شت نووسرایە لە بۆ نمونە دەنووسرێ سکۆپی ئەو جۆرنەڵی چیە دەنووسرێ پۆلیسی چیە هەر گۆڤارێک تەنها ئەو بەحثانەی قوبوڵە کە لە سکۆپ و لە پۆلیسی جۆرنەڵەکەی دابی و ئەو بەحتەش کە دەنووسیەوە دەبی ئۆدیەنسەکانی ئەو جۆرنەڵی تێی بگا ئۆدیەنس یعنی ئەو کەسانەی کە دەیخینەوە ئەوەی کە من زانیتم زۆر جاران چەند اختصاصێکی مختلف دێن پێکەوە ئیش دەکەن بەجمع مامۆستایەکی زۆری لێ بایۆلۆژیە هەیە فیزیایە هەیە کیمیایە بەڵام هەمویان کار دەکەن بەڵام دەبیت ئەو گۆڤارێک کە لە بۆی دەنێرن گۆڤارەکە ئەوە بیت کەوا تێبگە ئەوە خاڵێکی دیکە ئێستا ئەمە کە ئیش دەکەین بە گروپەکەمان کە ناوی کوردۆکانە ئەو گروپە ئێستا دەگەڕێن لە دوو یەکەکی ئینگلیزی کە اختصاصی خۆی بریتی لە ئەکادیمیک ڕایتینگ ئەو کاتی خۆ اختصاصی خۆی نییە بەڵام لە تیم دروستکردن پێویستمان پێی دەبیت بەڕای من دەبیت یعنی ئەتوسکۆپ و پۆلیسی جۆرنەڵەکەی بزانی چیە ئەو کاتی لێ بڵاو کرد بڵێ بڵاو لەبێ دکتۆرجان سەرچاوان دکتۆرجان دەستەکان خۆش بێ بەڕاستی زۆر بەسوود بوو من پرسیارێکی زۆر سەرەتاییم هەیە بۆی لە هەندێک شوێنە بەرچاوم کەوتیان خوێندومەتەوە ئایا بوونی ئیمەیلی ئەکادمی کاریگەری لەسەر بڵاوکردنەوەی توێژنەوە هەیە بەتایبەت لە گۆڤارە جیهانیەکان ئیمەیلی ئەکادمی وا وجودی هەیە یاخودەوە هەر شتێکە بەزەوە لە بۆ بەخۆی باشترە ئیمێلی ئەکادمی هەبی بەڵام زۆر بەحسی شمان دیتێ ئیمێلی ئەکادمی دەستەکان خۆش کەم دەزانم پرسیارەکەی تو لەوەی سەر هەڵدەدام مەجموعە مامۆستایەکمانەیە لەی شوێنەی ئەکادمی داوام ناکەن ئیمێلی ئەکادمیان نییە ئەو کاتی دەبێت ڕابوەستن بەحث نەکەن نەخێر بەحثەکەت بکە و با ئیمێلیشت ئەکادمی نەکەن بەڵێ جان چی دیکە ئەس خۆش کاک محەممەد مزەفەر کاک محەممەد مزەفەر ساڵح ئەگەر کاک جەماعەتی ئەکادمیا ئەنمیوتی بکەن هەوڵ دەدەین پرسیارەکان بەپێ ئەو ڕیزبەندی بێتە خوارێ فەرموو
کاک محەممەد ئەگەر لەسەر خەت نییە هەتا کاک دکتۆر عەباس دەست و چاوت خۆش بێ بابەتێکی زۆر باش بوو الو ئەکەیت سوودی زۆرە فەرموو کاک محەممەد پرسیاری خۆت بکە. بله دکتۆر سلام علیکم باشی عەلەیکوم سلامت ئەسلام. بی کاک محەممەد جان سلامت. دکتۆر بێزەحمەت ئێستا برێن دەمێ یعنی پیپەرێکە دەمێ پەبلیشکەم مەرحەلەی سەبمیتی بڕیە ئێستا لە مەرحەلەی ڕڤیوە یعنی ئیڤالوێشنەکە ها ئیڤالوێشن دەکەن ئەکسێپ دەبی یان گۆڕانکارێکی بچووک دەبی ئەوها یعنی بڕیارەکەیە ئەوە دوایین ئەوەیە برێن هەنگاوە نەخێر زۆرت مایە هێشتا ئەو بەسە مدت کردێکە ڕێڤوەر ئەگەر بە پۆزەتیڤی کۆمنتت لۆ بنێرتەوە ڕیجێکتی نەکە ئیشاڵە ڕیجێکتش نابی ئەو کاتی دەبی کۆمنتەکان چاکێ ئەگەر جارێکی کرد جار دوسێ جار داوای کۆمنت چاکردنەوە دەکەن ئەگەر ئاخیرەکەی تەواو بوو مەرحەلەی دیکە دێتە پێشێ لە کۆتایی پێ دەگوترێت پروف ریدینگ دەبی پروفریدیش بکەی ئەو دەدەیکەنە سەر تێمپلێتی جارشکە لە بۆ دەنێنەوە کاتی پۆبلیش دەکەن. باشە دەست خۆش کاک ڕێبوار حەسەن کاک ڕێبوار حەسەن الو كلمه بەڵێ دکتۆر جان ئەم کاتت باش دکتۆر عەباس بەڕێزی دکتۆر جان زۆر سپاس بۆ سمینارەکەت بەڕاستی بەسوود بوو پرسیارەکەی من ئەوەیە ئەگەر بێت و ئێمە بەحسێکمان هەبێ نەشریکەی لەو جۆرناڵانە جۆرناڵ هەیە عامە مەسەڵەن ئێستا باسی اختصاصی خۆمان کیمیایە جۆرناڵمان هەیە کیمستری ئین جەنرال و جۆرناڵیشی ینی سپێسیفیکە بەس بڵێ بە اختصاصی ئێمە کە بڵێ ئەنالیتیکال کیمستری ئایا ئێمە لەو جۆرناڵانە لە هەر کامیان نەشریکەین بەنسبەت ئێمەیان بەنسبەت جۆرناڵەکە چه حساباتێکە کات بۆ ئەو شتانە؟ دکتۆر جامەچی گوتم باشترین حەل ئەوەیە تو لە جۆرنال فایندەر بگەڕێی هەتاوەکو بزەبدە و جۆرناڵە بکەفیتە لە بۆ بەحتەی تو وازەحە بس مثلا بینی بەحسەکەمان عەفوەن دکتۆر عەباس بەحسەکەمان بۆ هەردووکێ بۆ کیمیا شەبێ بەعام بۆ اختصاصەکەی خۆشمانە بێت کە ئەنالیتیکال کیمستری بڵێ مثلا ئێوە بڵێن مجللاتان هەیە بە ناوی بایۆلۆجی نییە مجللەش هەیە بە ناوی کانسەر بەتەنەیە مثلا هەر اختصاصی ترتان لە هی خۆتان من نایزانم کامیان هەڵبژێرین باشە یعنی بەسەرچی ئەساسێک هەڵبژێرین یعنی مەبدەی هەڵبژاردنەکەمان لەسەرچی ئەساسی بێت. دکتۆر ڕێبوارەگەر ئەو پرسیارەی لە من بکەی من بەس دکتۆریم دەدەڵە نازەم دەمەوێت شێر بکەم نازەم چێ ئەوە ئێستا کۆمپیوتەرەکەی خۆش شێر کردیە گەر ئەو پرسیارەی لە من بکەی وا باشە ئەتوو چەند جۆرنەڵە هەڵبژێری ئەو جۆرنەڵە بە گوێرەی ئیمپاکت فاکتەر بی ئەو بە عەمەلیە من پێ دەڵم لە هەر لە اختصاصی کیمیایی دقیق بی دقیقم چکە من باشترین جۆرنەڵ تاوەکو ئێستا لەسەر مستەوەی عالم نێچەر و جەماعەتەکەیتی یعنی ئەوانە کە نێچەر بڵاو دەم هەر لە ناوەکەی ڕادیارە نێچەرە هەموو جۆرێک لە بەحث بڵاو دەکاتەوە بەڵام بەرزترین ئیمپاکت فاکتەری هەیە ئەمن ئەوها وەڵامە دەدەمەوە ئێستا شێر بکەیەوە بزانە بەڵێ دکتۆر جان دەستت خۆش بێ وا باشترە لە اختصاصی خۆت دکتۆر جانە من شێر ناکەمەوە یەکەشکێ نازەم وا باشە لە اختصاصی خۆت باشترین ئەوەی کە خاوەنی زۆرترین ئیمپاکت فاکتەرە هەڵی بژێری وازەحە لەبەرچی لەبەرەوەی کۆمنتت لە بۆ دەنێری ئەگەر ڕەفزیشی بکات و زۆر ئیستفادە لە کۆمنتەکان دەکەی گرنگ نییە ئەو ئایا 100% اختصاصی دقیق خۆتیان اختصاصەکە دوورە لە ئەوەی وازەحە دکتۆر ڕێبوار باشتر لە جۆرناڵی ئیمپاکت فاکتەری بەرزەوە دەست پێ بکەی با ڕەفزیش وەرگری بەڵام لە کۆمنتەکان ئەتوو زۆر ئیستفادەی لێ دەکەی مەسەلەی ڕەفزەکە ئەتیادیە کار بوو تۆ من جارێکیان لە سیمینارێک دانیشت بووم کابراکە باسێکەوەی تەقدیمی سیمینارەکەی کرد ئەیوت آخر بەحسم لە 12 مجلە ڕەفز کراوە لە 13 زەمینی وەرگیراوە یعنی مهم وەیە کۆڵ نەدەی دەست خۆش بێت دکتۆر عەباس زۆر سپاس کاک دکتۆر کاک دکتۆر ئیسماعیل فەرمووی ئیسماعیل عەبدوڕەحمان دکتۆر ئیسماعیل بەڕێزان دکتۆر ئیسماعیل ئەنمیوت بکەن با قسەی خۆی بکە ئەگەر پرسیارەکان بە کورتی بن هەتا زۆرترین کەس ئیستفادە بکات زۆر مەمنونتان دەبێت. دکتۆر ئیسماعیل بێ زەحمەت تەنجی نییە کاک دکتۆر فەرموو.
السلام عليكم. عليكم السلام كاك دكتور فرمو. طلعوا للدكتور هيمداد دكتور عباس برز. كاك دكتور والله من بسياركم هبو آية ذكري إديتر إن شيف أجر سربة يعني جورنالك سربة جامعيك به جامعيتي معترفي نيو دولتي لكاتك إديتر إن شيف كا جيميلي دانا ولا لا هناك إخوة ذكري أو اعتباري يعني فيك نية ومزلية الدعاية واكا كسربة جامعيك ما مستعجل بالنسبة أويك آية فيك يا فيغنية أما يك أو من هي بيمشان ده يعني هو ديزاين يستبت الشيء بقريك فيك يا فيغنية بلام بالنسبة أو مستعجل بس ذكري اللي دكشنا به لويشني لا بيلز الأول والله بس تخوا ما دكتور إسماعيل جان أجر هرجو فارك أو صار خاليتي ده هبو زور أسايا أو خالنا basic publishing standard editorial content international focus citation analysis لهيش وينك لهيش جوفارك بس وينك إيميل تزوره إيميلك بي يعني هو أوكني طبعا يعني بس تدخل عيارك دكتور حسين علي فرمو. دكتور حسين يا دكتور حسين فرمو. بله کاک دکتۆر هیمداد کاک دکتۆر عباس دەستەکانتان خۆشبی زۆر سپاس. کاک دکتۆر عباس من پرسیارێکم هەیە بەنسبەت تیم وۆرک جەنابەت باز دەکەیت لە ڕیسێرچە بەڵام ئەوەی باوە لە کوردستان و وابزانام لە عێراقیش تەنها سێ لە ڕیسێرچەرەکان سوود لە ڕیسێرچەکە وەردەگرن بەنسبەت پرۆمۆشن و ئەوانە. ئەوە دکتۆر جانەوە فکرەیەکە ئەمە دەمانەوێت بیگۆڕین ئەوە یعنی با من با تەرخێنەکەم يعني لو سببانەی کە لە کوردستان گەورەترین کێشەیە کە بەحث دەکردرێ بەحث تەنها لە بۆ تەرقیە دەکردرێت بەڵێ بەخۆی بەس عالميا بحث لە بۆ تەنها لە بۆ تەرقیە نیە من بەڕاستی لە بەکات حەزم نەکرد باسی بکەم ئێستا لە دنیاە کە بەحث پێناسە دەکردرێت دەبیت بەو شێوەیە بی بەشێکی کەم لە بەحث ئەکادیمیە بەڵام بەشێکی زۆری لە بۆ چارەسەرکردنی کێشەی سڤڵە لە بۆ چارەسەرکردنی ستێت گەڤەرمێنتەڵە لە بۆ چارەسەرکردنی یعنی لە بۆ ئەوەیە کە ئەمە کوو مارکێتی وڵاتەکەی خۆمانی پێبەرەوە پێش ببین بەس بەداخەوە لە وڵاتی ما ئەمە هەروە فێر بووینە تەرقیە و تەرقیە دکتۆر جان ئەمە زۆر بە شانازیە و لەوانەیە ئێستا گروپی کە لەگەڵمانن لێرە یعنی ئەوەی کە پێکەوە بەحث دەکەین زۆر بە شانازیەوە ئەمن و دکتۆر مەزەر کە وەکو لەناو ئەوەکە ئەو بەحتە بەقەدەر دنیایەک پێوەی مادی بووین کە من شانازی پێوە دەکەم ناوم لە کۆتاییدایە لە هەمووشیان زیاتر پێویستم بە تەرقیە بەڵام بۆ خوای ئەو ڕۆژەی کە ئەو بەحتەمان لۆ نەشر بوو لەو جۆرنال ئۆف کانسەر پۆلیسی لە خۆشیێنم دەزانی بگریەمیان پێ بکەنم بەس ئەوەندە بوو خەلەلێکی زۆر گەورە هەبوو لە کوردستان بڕوا بکەمە پێمان حەل کرد لە ڕێگەی وێ ئێستا تیمەکەمان گەورەتر بووە ئەوە ئیشی تیمۆرک تامەچی هەیە ئەوهاش ئیتفاقمان کردیە سێ ناوی یەکەم جاری دوم دەڕواتە پشتەوە ئەو جارە سێدی کە دەڕوا خولاو دەبی بەڵام توێژنەوەکانمان هەر بەردەوام دەبی ئەو تامی ئەوەکەی خۆشتریان یان ئەو سەقافەتە دەبی لە کوردستان بڵاو بکتەوە کە ئەمە تەنها لە بۆ تەرقیە بەحث ناکەین دەستت خۆش بی لەبەرەوەش داواکاری زۆرەیە کاک دکتۆر حسێن پرسیارێکی زۆر معقول بوو داواکاری هەیە کە ئەو ڕێنمایانەی کە بۆ بەرزکردنەوەی پلەی زانستیە گۆڕانکاری تێدا بکرێت تاکو بێتە هاندەرێک بۆ ئەوەی بە توێژەرەکان بە تیم کار بکەن بەڕاستی لەو قاوغەش بێتە دەرێکە کەس استفادە دەکات کە بەحسی بە تیم کارکردن بەڕاستی بەرهەمی باشتر و ئێستا لە دنیاشدا ترندێکی زۆر باوە ئاراستەیەکی زۆر باوە کاک سیروان عەبدوڕەحمان دەستەکانتان خۆش بسپاس دەست خۆش دکتۆر حسێن ئێوارە باش سەرەتا ئەمەوێ دەستخۆشتان لێ بکەم لە هەردوو دکتۆری بەڕێز هیوادارم بەردەوام بن لەو سمینارانە بەڕاستی من وەک خۆم تێدا سودمەند بوویمە و لە هەمووشیان بەشدار بوومە تا ئێستا الحەمدولله سودێکی زۆری بۆ هەمومان هەیە پرسیارێکم دەربارەی ئەو سمینارە ئەوەیە ئایا کاتێک کە لێکۆڵینیا توێژینەوەیەک یان بەحسێک ڕەفزێک دینی بۆ نمونە لە زانکۆی سۆران ڕەفزێکیاندا وەرنەگیرە ئایا ئەکرێت سوودی لێ وەربگرن بەشی دووەمی پرسیارەکەم ئەگەر ئەم زانکۆیە بڵاوی کاتۆ لە شوێنێک لە هەر موقعێک کە من ڕەفزم دایتە ئەم بەحسەیان ئەم لێکۆڵینەوە ئایا تا چەند
کەسی نووسەرەکە تێدا زەرمەند دەبێ و تا چەند عەقی ئەو مافێ بێ کە کاتێک کە زانکۆیەک ڕەفزی تۆی کردیتەوە یان جەلەیەک هەر شتێک وەکو برێن ئەبێتە سکاندڵ لە سەریدا حیسابی کەسایەتی ئەو کەسە نەکرێت. ئایا دەبێت شتەکان بەنهێنی پارێزرێکە ڕەتەکرێتەوە یان بۆیان هەیە بانگەشێ ئەوەی لەسەر بکەن کەمە ڕەفزمان کردیتەوە لۆ لێدان لە کەسایەتی ئەو کەسە. دەستخۆش مامۆستا سیروانجان دەستەکان خۆش بێ. من بەهیچ نەوەک باسی گۆڤاری لۆکەڵی ناکەم. ئەوەی کە لێرە هەیە بە مەعایرە نێودەوڵەتیەکان هیچیان نەگەیشتین ئەو ئاستەی بەسەراحەت یعنی ئەوە واقعەکە دەبی ئەمە بڵین خەلەلەکە لەوێن دەرە هەتا چای بکەینەوە. ئەوەش وەک نمونەم هیناوە دکتۆر بەنسبەتی گۆڤاری عالەمی باز دەکەم بەنسبەتی گۆڤاری عالەمی کە کۆمنتت لۆ دەنێری ئەو کۆمنتانە لۆ دەنێری لۆی پێ بگەی یعنی پێت دەگەیەنی یعنی دیڤلۆپت پێ دەکا و بەڵێ 100% دەبی سکریت بی نابی گۆڤارەکە بچی شانازی بەوەی کە بڵێ ئەمن ئەو بەحتەم بەڵام وەکو نمونەک نۆبل پرایزی ساڵی 2019 کە درا لە اختصاصی طبی يعني شتێکی خۆش بوو ئەو ڕۆژیش ئەمن لە ناو ستۆکۆڵم لە ناو کارلیسکام ئەو ڕۆژی کە نۆبل پرایزەکە درا يعني ئەو خەڵکە هەر هەمووی سڕێ گرت بوو لە بۆی کە بستەوێندەر لەوەی خۆشتر چ بوو پاش هەفتەی نێچەر گوتی ئەو بەحتەم ئەمن ڕەفز کردەوە کەچی بەحتەکە نۆبل پرایزی وەرگرت يعني شانازی دەکردێگۆ من بەحتەکەم ڕەفز کردیتەوە بەڵام ئەو داوکو وەکو لە شانازی يعني بزانە مجەلەکەی من چ ئاستە چی هەیە نەخێر نابی دەبی هەمووی پارێزراوی مامۆستاجان. دەستت خۆش بێ زۆر سپاس کاک شیبان حوسێن مامۆستا شیبان ئەبزانم لە ڕێکخراوی کەیساینە. السلام عليكم ورحمة الله. عليكم السلام. کاک دکتۆر هیمداد کاکتۆر عەباس دەستان خۆش بێ هەر بژین بۆم جۆرە میتینگانە بەتایبەت ئامادەکارەکانی ڕاستنەوەی مانگێکەوە بزانم دوو میتینگی ئەوان بین لەلایەن دکتۆر عەباسەوە ماندوو نەبێ و دەستەکانتان خۆش بێ سەربەز منیا خوارد دوو وڵا سێ تێبینی زۆر سەرەکیم هەبوو کاک دکتۆر عەباس ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە لە ڕیسەرچەرەکانی کوردستانە کە ئەبوو بکرێ بە خاڵی یەکەمی ئەم سیمینارە مۆزوعی لیترشەر ڕیڤیوە توێژەرەکانمان کە دەستەکەن بە بەحث لیترشەر ڕیڤیو ئەنجام نایەن ئەمەشەوە ئاکاتە لەو سەرەوە کێشەیان بۆ دروست بێ چ لە ئەوەی کە میسینگ داتایان هەبێ بۆ ئەوەی ڕیجێکت کرێنەوە جاری وا هەیە دیسک ڕیجێکت کرێ واتە هەر کە بە سەیریەکە یەکسەر ڕیجێکتیەکە ئیدیتر ئینچیفەکە ئەمە یەکێک لە خاڵە زۆر گرنگەکانە کە بەداخەوە ڕیسێرچەری ئێمە تا ئێستا نەگەیشتووە بۆی کە ئەبێ ئەو کارە بکە ئەبێ لیترشەر ڕیڤیو ئەنجام بە ئەمە بوو تێبینیەک تێبینێکی تر ئەوە بوو مۆزوعی سکۆپەس و کلاریڤیت کاکتۆر ئێمە ئێستا لەم کاتەیە ئەزانین هیچ وایت لیستێکمان نییە هیچ لیستێکمان نییە بە دەربێت لە فیک یەکێک لەوانە کە سکۆپەسە زیاد لە 500 جۆرناڵی تایە کە فیکە ئەمە خاڵێک بوو وە خاڵی کۆتاییم بەداخەوە لە کوردستانە ئەوانشی کە پێشەنگن پێشنیار بۆ بێڵلیست دەکەن بێڵلیست لە 15 2017ەوە خۆی تەبەڕای کردووە لەو لیستە و ئەو لیستە بێڵ بەڕێوەی نابرا ئێمە وەکو خۆمان گومانمان هەیە هەر جەماعەتی فیکەکان خۆیان بەڕێوە ببن ئەمە وەکو جەنابێکە لە بایۆلۆجیای دڵنیام دەوە شارەزای کە کامۆفڵێجێک بێ لەوانەیە یعنی وای ئەبینین ئەکرێ خۆیان بن بۆ ئەوەی خۆیانی پێ بپۆشن دەستان خۆش بێ دووبارە هەر بژین لاشتان ساغبیاخوا زۆر سپاس دەستەکانت خۆشبی تو بە خۆت دەزانی من لە پێداگۆجی مۆدیلی ریسێرچ بە یەک مانگ دەڵێنەوە یعنی مانگێک بەردەوام دەبین و دکتۆر فامی بە شانازیەوە یعنی من شانازی دەکەم کە ئەو لەگەڵماندا بوو دکتۆر فامی کە سەرۆکی ڕێکخراوی کەیساینە لەلای ئێمە تەڵەبە بوو گفتوگۆی زۆرمان کردیە ئەو قسانە دەیکەی هەمووی لەگەڵتم بەڵام بە دەروی نوکتەکە دەڵێ کابرا گوتی ئەمنەوە چار نوێژم پێی کرد ئەوجە نوێژەکەی دیکەش بە ئەتوەرە ئازا بە پێ بکە ئەمن پێم گۆ ئەوە سکۆپەسە بەڵێ ئەمیش دەزانم ئەو قسانەیە کە دەیکەی بەڵام ئەلمیم وەکو سیمینارێک یعنی ئەمن ئەگەر بتەوێ لەسەر لیترێچەر ڕیڤیو بڵێ ئەمە لە بە درێژی باسی ئەو شتانە دەکەین بەڵام ئەو سیمینارێکی بیداییە تەنها مامۆستا هەموو ئەو شانەی کە پەیوەندی بە بڵاوکردنەوەی توێژینەوەی جیهانی هەیە بیزانن
ئیدی ئەوەی دیکە لەو خۆی دەبی زیاتر بخینەوە قسەکان ڕاستە مامۆستا شوڤان لەگەڵتم دەستەکان خۆش بن هەربژین زۆر سپاس دەستی چاوت خۆش بێ زۆر سپاس کاک دکتۆر عەباس وابزانم کەس نەماوە دەستی بەرز کرد بێتەوە قسە بکە دکتۆر ئەکرەمم دیت دکتۆر ئەکرەمم دیت دەست بەرزکردنەوە بە عازە بەڵام کێشەمان نییە کاک دکتۆر جان فەرموو لە خزمەتین کاک دکتۆر ئەکرەم وامانزانی عازەکە بەکاردێن ئەوی عازی دەست بەرزکردنەوە لە پرۆگرامی زوم لەگەڵ مامۆستا هەوراز سامی ئەویش دەستی بەرزکردێتەوە کاک دکتۆر ئەکرەم ئەنمیوت بکەن برادران کاک دکتۆر ئەکرەم با قسە بکە دکتۆر ئەکرەم ئیسماعیل یەک دقیقە کاک دکتۆر یەک دقیقە دکتۆر ئەکرەم ئیسماعیل برادران لەبەر کاتەکە گوتمان تەواوی بکەین بەڵام ڕێگە دەدەین بە کاک دکتۆر ئەکرەمەوە مامۆستا هەورازیش قسەی خۆیان بکەن لای کۆتایی پێدێن ئینشاڵڵا دکتۆر ئەکرەم مامۆستای ژیانم بووە دەرسی پێگوتیمە دوو سێ جار هەتا مایمە قەرداریمە زۆر شتی فێر کردیمە ئێستاش هەر خۆم بە تەڵەبەیەوی دەزانم حەز دەکەی با مامۆستا هەوراز بی دکتۆر جانە نەوەکو دکتۆر ئەکرەم ئێستا ئەوە نەبی دكتور إمداد عفوا كاك دكتور أكرم وابزم لسر خدنا مع دكتور أجمع مستهوراس مستهورازي وقرنا دكتور أكرم لسر خدنا دكتور فارسي كودستيان برز نكردەوە نەهاتە پێشەوە لەبەرەوە هەتا دەبینەوە ناوەکانی زۆرە کاک دکتۆر ئەکرەم لەسەر خەت نەما ئەگەرنا مامۆستا هەوراز ئەنمیوت بکەن بە قسەی خۆی بکە لەبەرەوەی شوێنەکان هەمووی ئۆنلاینە ببورن لە نزیک یەک نین نتاوە دەبێت بەڵام مامۆستا هەوراز سلام علیکم کاک دکتۆر ئەحواڵتان دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس بۆ ئەم سمینارانە بەڕاستی من پێم وایە زۆر جار ئەو سمینارانە یعنی گشتیانە ئەکادمیانە زۆر پێویسترە لەوەی کەوا زۆر ورد ببێتەوە لەسەر بابەتیەکان ئوستاز وەڵام من دوو پرسیارم هەبوو یەکەچیان بۆ ئەوەیە یعنی جۆرناڵ هەیە یعنی مابرێن ئەوەشە دەرەچیشە مەوعیدی دانایە ئەوە ئاساییە بۆ منە دەڵێ بە 6 هەفتە وەڵام دەدرێتەوە بەڵام تەخیرتر وەڵامی داوە ینی جۆرناڵەکە و لە سکۆپەس شە و یعنی ئەو شتانە عادیە یعنی دەکرێت ئەو شتانە ببیتن بچن لەو ئەوەی ئەو ڕێکارانی خۆیان بانگەشەی بۆ دەکەن پرسیاری دووەم ئەوەیە نازانم تا چەند دێتەوە بۆ ئەوە خۆشت باس کرد حساباتەکەش زۆر بەشمان دەزانین سایت سکۆر و ئیمپاکت فاکتەر زۆر نزیکە لێ حساباتیان جا من ئەوەی زانی بم نازانم لە زانکۆمان فەرقەتی زۆر دەکرێت لە بینی ئەو دوانەدا وەکو یەک حسابیان لۆ ناکرێ ینی ئایا ئەو هەڵسەنگانەیە تەواوە لە زانکۆمان ینی هەیە ئیمپاکتی نییە بە سایت سکۆری زۆریش باشە نازانم کاک دکتۆر جێر لێمە هەڵسەنگاندنێ یعنی پێویستە پێما بێ زۆر مامۆستایان جاروەها بیستومە لە بۆ لەقەب و ئەو شتانە و ینی ئەگە ئیمپاکتی هەبی پێما بێ ڕێکار و شوێنەکانی هەڵسەنگاندنی جیاوازە بەڵام ئەگەر سایت سکۆر بی و لە سکۆپەس بی و ئەوەیە جا نازانم ئەو دوو پرسیارەی هەبوو سپاس دەکەین ئەگەر زانیاریمان پێ بدەیت مامۆستا هەوراز دەست خۆش بێ ئەوەی کە لێرە نووسرایە 3 ویکس نووسرا 2 ویکس 4 ویکس ئەوانە مینی ئەو وەختەیە کە جوابی دەدەنەوە ینی 100% نییە مینە یعنی مینە هاتیتەوە مینەکەیە باشە ئەوە لەسەری نەڕۆین بەنسبەتی پرسیاری دووەمین بەخۆی وەکو ئەوەی مامۆستا شیڤان باسی کرد یەک کێشەمان هەیە لەگەر لیستی سکۆپەس کە مەجموعە جۆرناڵێکی تێدایە جۆرناڵەکان بە تایبەتی هیندیەکان چونکە 49 لە سەتای ئەو بە جۆرێ بەحتەکە خینمەوە دەڵێ 49 لە سەتای ئەو جۆرناڵانەی کە فێکن لە هیندستان دەرەچن مەجموعە مجللەکی هیندی بەڵێ توانیتیان بستە ناو لیستی سکۆپەس و سای سکۆر وەرگرت لەبەر هەندێ وا باشترە ئیمپاکت فاکتەری هەبی بەڵام بە هەر حاڵ ئێستا لە عێراق زۆرێک لە ئەوە هەیە زۆرێک لە تەرقیە هەیە پێ دەگوترێت تەرقی سکۆپەس و ئیمپاکت فاکتەر ئەوان حسابی لەوە دەکەن واتە سەوەر دەکەم ئەگەر
لێرەش یعنی ڕێنمایی دابدرێ لە بۆ تەرقیە حساب لە بۆ سکۆپەس بکەن بەڵام بڵێ تەکید کاتەکە ئەتو دەتەوێت خۆت ئیندێکسکەیت ئەمەوەکو زانکۆی سەلاحەدین 2020 گۆڤارەکەمان بینە ناوی جارێکیان لەبەرەوەی گوتیان هەموو ئیدیتەر بۆردەکەی هیزانکۆی سەلاحەدینە ڕەفزیان کرد جارشکەش لە بە هۆکارێکی دیکە لە بۆ سکۆپەس ئاسانترەوەکو ئەوی بچێنەوە ئیمپاکت فاکتەر واضحە زۆر سپاس هەندێک پرسیار لە چات هاتیە کاک دکتۆر پرسیاریان زۆر گرنگە ئەگەر وتە کۆتا پرسیار لەبەر کاتەکە وا دەبتە ساعت 7 تقریبا برادرانیش ڕەنگە هەندێکیان بڕۆن و وەختی مێژوانش نزیکە چ گرنگتیەک هەیە ئەو بەحسانەی کە دەنێردرێ لە بۆ مجلات ڕەت دەکرێتەوە دوایی بەکار ناهێنرێت یعنی وەکو intellectual property وەکو ملکیەی فکری ئەو شتە هیچ گرنگتیەک هەیە لە گۆڤارە دەرۆبەتەکان چکە ڕەنگە بەحسێک مەسەلەن زۆر باش نەبێ بۆ بڵاوکردنەوە بەڵام دوایی فکرەکەی ببردرێت دکتۆریم داد پرسیارێکی زۆر جوانت کرد دەستەکان خۆش بێ بەخۆم دەمیز باسیکەم بەڵام لە بیرم چوو مامۆستاینە لە بۆ هەموو اختصاسەکان شتێک پەیدا بووە ئێستا پێ دەگوترێ XRIV یان پێ دەگوتە ئەرکایڤس یان پێ دەگوتە ئارشیڤس باشە XRIV ئێستا زۆر بڵاو بوویتەوە خۆزگە هەموو مامۆستایەکان بیان زانی باە ئەوە هەر کاتێک هەموو اختصاسەکانی تێدایە هەموو اختصاسەکان لە بۆ نمونە ئەمن دەچمە سەر اختصاسی مێد ئارکایڤس یان هەر اختصاسەکی دیکە کە ئەنگۆ دەتانەوێ بڕۆنە ناوی ئەو بەحثەی کە هەتا ئەو بەحثەی کە هەتە جارێ هێشتا بڵاوت نەکردیتەوە ئەوەی کە پرسیارەکەی دکتۆر هیمداد کردی چ گرنگتێک لە چات برادێک نردیتی بەڵام منیش لە خەیاڵ بوو بەس ناوی هۆشەنگ خورشید مامۆستا هۆشەنگ برای دکتۆر دارایی مامۆستا هۆشەنگ ئەو پرسیارەی تو پرسیارێکی زۆر باشە ئەو ئەرکایفانە ئەو لە بۆ نمونە مێد ئەرکایفس ئەوانە ئەتوو دەتوانی بەحثەکەی خۆت لێرە سەبمتکەی ئەوتە سەبمەتی هەیە ئەو بەحثە لێرە لیست دەکردرێ کەس ناتوانی بیبە هەتا وەکو مجەلەک نەشری دەکات دەینێری لە بۆ مجەلەکی ڕەفز دەکردرێتەوە بەڵام لێرە هەر دەمینێتەوە لۆ مجەلەشکەی دەنێری ئەوە دەبتە مولکیەتی تو بەڵام زۆر جارە مامۆستایەکان غەڵەت دەکەن یعنی دەبینن ئەو بەحثانەی کاکە لێرە بڵاو کراینە ئەوانە بەحث نینە تەنها دانراینە لە بۆ ئەوەی کەوا وەکو پریپرنت سێڤیسێک لێرە دابدرێ ئەگە تەمەشاشی بکەی ئەوە PDF-ت هەیە ئەو PDF-ی تەمەشا بکە هیچ نەشرەی یعنی شتێکی پێوە دیار نییە کە نەشر کرابی بڵێ باشترین شت لە بۆی بەحثەکەت نەدزرێ بیکە ناو ئەرکایفەکان وازحە بەڕێزی دکتۆر جان دەستت خۆش بی کاک دکتۆر عەباس دەستان خۆش بەڕێزان ئێوەش لە هەر شوێنێکان بەڕاستی خۆشحاڵ بووین ئەمڕۆ کە بە حزوری زیاتر لە 165 هەندێک جار 175 ڕۆیش ئێستا سەبرەکەم دەبێتەوە لە بەرکاتەکە چووکە پرسیار و وەڵامە بابەتێکی زۆر گرنگە خۆشمان زۆر ئیسپادەمان هەم لە خبرە و ئەزمموی کاک دکتۆر عەباس کردووە هەم لە پرسیارەکانی بەڕێزانی ئەو بەڕێزانی کە لەگەڵمان بوون چ بە قسەکردن چ بە نووسین ئەکەی بەرهەمەکەی لە چەند ساڵی داهاتوو ڕەنگە دەربکەوێ بەوەی کە تیم دروست دەبێت باشترین شتیش دروستکردنی ریسێرچ لاینە وەکو کاک دکتۆر عەباس زۆر جار باسمان کردووە بەوەی کە تیمی ریسێرچ بە پێی لاینەکان دروست بکرێت لە چەند کەس پێویستە هەر کەسێک ئیشی خۆی دەزانێت بەو شێوەیە هەم بەرهەمەکان زیاتر دەبن هەم کواڵیتیشیان باشتر دەبێت ئێمە وەکو ئەکادمیای مێگاماین بەڕاستی بەردەوام دەبین لەو کارانە لە بابەتی توێژینەوەی زانستی چووکە پێمان وایە هەموو زانکۆکان و سنتەرەکانی توێژینەوە بەڕاستی پێویستیان بەوەیە و کوردستان و کۆمەڵگەی کوردستانیش پێویستی بەوەیە دەستی بگا بەو بەرهەمی هزر و لێکدانەوە و توانای تەحلیلکردن و توانا و شارەزایی توێژەرانی کوردیش ئەوەش لە ڕێگای بڵاوکردنەوەی توێژنەوەکانیان لە گۆڤارە جیهانیەکان ئێمە زۆر سپاسی تایبەت بۆ پرۆفسۆر یاریدەدەر کاک دکتۆر عەباس بۆی ئەو کاتە لەگەڵمان بوو ماندوو بوو پرسیارەکانیش وەڵام داوە سپاسی تایبەت بۆ تیمی خۆبەخشانی ئەکادمیای مێگاماین کە لە پشت لاپتۆپەکان و لە پشت ئامادەکاریەکان بوون خۆتان دەزانن ئامادەکردنی سیمینارێکی وە قەرەباڵغیش ئاسان نییە تاکو ئەو لینکانە با بڵێن دەنێری بۆ هەموو ئەو برادرانەی کە ڕێجیستەریان کردووە و هەندێکیش ئێمە دەزانین پێڕانەگەیشتن بەڵام خۆمان حەزمان کرد بەشداری پێن بۆ لینکەکەمان بەبێ ڕێجیستەر بۆ ئامادەکردن دڵنیابن ئەوە
کۆتا سیمینار نابێت لەو بوارە ڕەنگە لە بواری ئەوە بواری گشتی بوو چۆنیەتی بڵاوکردنەوە بە شێوەیەکی گشتی بەڵام هەر یەک لەو هەنگاوانەی کاک دکتۆر عەباس باسی کرد کە پری پەبلیکیشن و دوای ئەوە پەبلیکیشن و دوای ئەوە با بڵێن مانسکرپتەکە هەر هەمویان ڕەنگە نەک سیمینار وەرکشۆپی تایبەتی خۆی بووێ بەڕاستی ئەماوانە دەزانین و هەوڵ دەدەین لە داهاتووشدا لەسەر هەر یەک لەو خاڵانە بە تەنها ڕابوەستین تاکو بتوانین بە باشترین شێوە ئەمەش خزمەتێک بکەین بۆی کە لە توانەمەندە دووبارە زۆر زۆر سپاس داوای لێبوردن لەوانە دەکەین کە نانتوانی قسە بکەن لەبەر خەلەلی تەکنیکی انشاءالله لە داهاتوودا ئێمە لە خزمەتتان دەبین و لە پەیوەندیدا دەبین ئەو سیمینارە بە تەواوی بە هەموو پرسیار و وەڵامەکانیشەوە ڕیکۆرد کراوە ڕەنگە بەبێ مۆنتاژ لە زووترین کاتدا لە چەناڵەکە دادنێن و دوای لینکەکەش بۆ گروپەکان دەنێرین تاکو ئێوەش هاوبەشی پێ بکەن لەگەڵ برادرانی خۆتان ئەوانی فرسەتیان نەبوو کە بەشداری بکەن دووبارە زۆر زۆر سپاس بۆ هەموو لایەک کاتێکی خۆش کاک دکتۆر عەباس زۆر سپاس باوتەی کۆتایی دکتۆر جان دەستەکانت خۆشبی بۆ خوای ئەمە وەکو بەڕێزت گوتی هەمووی شەکان ئەوەیە کە ئەمە بتانین بەردەگدا بنین یەکەش کەش بەردەچی دابنێ بە ئاخیرەکەی شتێک بینا دەکردرێ وەکو خۆم دکتۆر جان لە هەر شوێنێک لە هەر کاتێک لە هەر زانکۆیەک لە هەر باشەک ئەمن شتێکم پێ بکردرێت شانازی دەکەم یعنی خزمەت بۆ کوردستانی بکەم ئەوە ئایدیایەکەمانەوە فکرەکەمانە ماندی دەبین بەس وەڵی وەچی بەحسەکرد نەشر دەبی هەمووی دلی دەبی لە منەوە خۆم دەست پێ دەکەم تاکیدیشم بەڕێست و هەر کەسێکی دیکە بەس ئەوەندەیە وەکو دکتۆری منداد گوتی کاتان لێ دەکەم تیمی دروستکەم بۆ خوای شتەکان لەسەر شانتان سوکتر دەبی و نەتیجەکانیشی زۆر باشتر دەبی بەڕێزەکمانەیە ماوەکی باش لە بەریتانیا بۆ قسەی وی کۆتایی پێدەینم دەڵێ ئیشی تیمۆکی تۆپانەیە هەگە هەرێکە گۆڵی بکە هەر 11 لاعبەکە گۆڵی کردیە ئیشی تیمی بەحسیش وەکو تۆپانەیە هەر یەکێکمان بەختی نەشرکەین هەمومان ئیستفادەی لێ دەکەین ئینشاءالله ساڵێکی دیکە 2 ساڵی دیکەوەکی دکتۆریم دادگوتی 2 ساڵی دیکە هەمومان بەحثمان دەبی ئەو جارە پێویستمان بەوەی نابی کە سیمینار پێویستمان بەوەی دەبرێت و دیڤلۆپ بەخۆمان بکەین سەرکەوتوو بن دکتۆر جان سوپاس لە بۆ ئەکادیمیاش کە منی داوت کرد زۆر زۆر سوپاس دەستا خۆش بی کاتێک خۆش لە بۆ هەموو لایەک ئاگاداری خۆتان بن و خۆتان بپارێزن زۆر سوپاس